بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان دەین لەم کاتژمێرە و کاتژمێری داهاتووش سەبارەت بە پرسی موچە دیارە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوەتوویەکێک لە بەرگەکان پرسی موچە بوو لیژنەیەک پێکهاتووە کە لە 5 کەس پێک دێت وا بڕیار لە زووترین کاتدا قسە لە سەرم پرسە بکەن. ئێمە باز لە ناوڕۆکی لیژنەکار و ئێستا پێشنیازەکانی هەم حکوومەتی فیدراڵی هەم حکوومەتی هەرێمیش بڵاو کراوەتەوە چی لە خۆ دەگرێن ئایا ڕێکەوتن دەکرێت یاخود وابەستێ بەچی پێوەستە بە یاسای بۆ جە و دادگای فیدراڵی یاخود پرسی سیاسیش تێدایە چەندە پەیوەندی بە هەڵبژاردنەکان ئەو جەنگش کە لە ماوەی ڕابردوڕوویدا کاریگەری دەبێت. ئەم پرسیان لە هەرێک لە بەڕێزان مامۆستادارە سێکانیانی پەرلەمانتاری عێراق و کاک عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووتری عێراق و دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووتری کوردستان قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر سوپاسان دەکەین. مامۆستادارە بەخێر بن لە بەرزتانەوە دەست پێ بکەین سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنەیەک پێکهاتووە لیژنەیەکی 5 کەسیش بەزەوەی کەلای جەنابتە سەرتا لەو دەست پێ بکەین هۆکاری هەرە سەرەکی کە تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە نزیکە دەبینەوە لە 7 ڕۆژ موچە دواکەوتووە هۆکارە سەرەکی کە چیە دوای لەسەر لیژنەکەش قسە دەکەین. بنای خۆی بەخشندەی میێرەبان سوپاس بۆیەوە سڵاوش لە بینەرە بەڕێزەکان زۆر بەخێرات میوانە بەڕێزەکانەکەم. دیارە ئەم کێشەیە لێوە سەرچاوی گرت کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم پابەند نەبوو و حکوومەتی عێراقی فیدراڵیش لەبری ئەوەی ئیجرار لەگەڵ لایانی کەم تەرخەما بکە بەداخەوە هات سزای فەرمانبەران و وچەخۆرانی هەرێمی کوردستانیدا. دیارە ئەوان پشتیان بە بڕیاری دادگای فیدراڵی و یاسای بودجە و هەندێک بنەمای یاسایی بەستووە بەڵام هەرێمی کوردستان بەداخەوە ئامادە نەبوو نەداهات ڕادەستکاوەکو پێویست وەکەوەی لە یاسای بودجای هاتووە نەتەوتیم بکە و نەوتیشکە ئێستا گرفتێکی هاتە سەر و لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش کە لە ڕابردووە گرفت و کێشەی زۆری تیا بوو. ئەمە بە سەبارەت بەو لیژنەی ئەمڕۆ بەڕاستی ئەم لیژنەیە یعنی نەگە ئەم لیژنەیە چەندین لیژنەی تریش پێک پێێنرێ بۆ چوونی من لە ڕابردووە کۆبوونەوەی چڕوپڕ کرا و سەردانی زۆر کرا و بەڵێنیان زۆردا لەسەر شاشەکان و لە بەرمی مایکەکان و کە گرفتی موچە چارەسەرە بێ بەڵام هەر ڕێکەوتنێک لە دەرەوە یاسا بەرکارەکان بێ و لە چوارچێوەی دەستوری هەمیشەی عێراقان نەبێ و جێبەجێکردنی یا پابەندەبوونی بڕیاری دادگای فیدراڵ نەبێ من دڵنیاتانەکەمەوە ڕێکەوتنانە کورتمەودا بن و زۆر بڕناکەن و ئەگەر ڕێش بکەون لەوانەیە چەند مانگێک موچەی بدرێ بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام بە دڵنیایی و جارێکی تر کێشەکان سەر هەڵەداتەوانێ بۆ چووکە لە هەرێمی کوردستان بۆی ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمانە هەست بەو ئیرادەیە ناکەی کە هەرێم بیەوێ ئەم کێشەیە لە ڕیشەوە چارەسەر بکە. هەرێمێک کە خۆی ناتوانێت دە 12 ساڵە موچەی فەرمانبەران دابین بکاوە زنجیرەی قەیران یەک لە دوای یەکی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە ئاسوویەکی ڕوون بەدی هات لە بڕیارەکەی دادگای فیدراڵی بەڵام ئەم هات لێیدا تەفسیری هەڵی بۆ کردو و پێی وایە ئەمە قوارەی هەرێمە خاتە مەترسیەوە کە من پێم وایە ئەم سەرکێشەی حکوومەتی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان ڕوبەری مەترسی گەورە کاتەوانێ بەداخەوە یاری بەقوتی خەڵکو و بژێوی خەڵکو و ئەوە ئەکرێت لە هەرێمی کوردستان لە یەک جوملە شاتوانین کۆیکەینەوە هەموو لە پێناوی پاراستنی بەرژەوەندی کۆمپانیەکان و لایەنەکانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە بەرژەوەندی خەڵکو و وڵاتیانی هەرێمی کوردستان کراوەتە قوربانی و پێم وایە ئەمە ئەزمموی ئەم ڕۆژمان و ئەم مانگەشمان نییە توانم بڵێم لە 33 ساڵی ڕابردووە تا ئێستا وا بووە بەڵام ئێستا بەداخەوە چەند ساڵێکە دەستیان بۆ قوت و بژێوی خەڵک بردووە. سوپاس دەکەین کاک عەبدولعەزیز جەنابش بەخێر بێی دەمەوێت بەڕێز بزان بەسەر ئەو لیژنەیە کە پێکهاتووە لیژنەکە لە محەممەد تەمیم پێکهاتووە خاڵی چوانی لە یەکێتی بەنگی ڕێکانی لە پارتی نەعیم عەبود لە عەسایب ساڵح حەسناوی لە دەوڵەتی یاسا ئەم لیژنە 5 کەسێک کە پێکهاتووە دەتوانن کێشەی موچەیەک لا بکەنەوە بە بۆچوونی بەڕێزت لەسەر لایەنەکانیش هەموو لایەنەکانی تێدایەوە. من سەرەتا سوپاسی جەنابت دەکەم بۆ بەرنامەکەت و سڵاو و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویستی پەیام هەیە و سڵاوم بۆ هەردوو میوانی بەڕێزێن. من هاوڕانیم لەگەڵ جەنابی دکتۆرا بەڵێ بەتایبەت لە بەشێکە کە تەنها ئەوەی هەرێم ئەبینێ هاوڕام لەگەڵ ئەوەی کە هەرێم بە تەواوەتی خۆی ینی لە ناو خۆیان ئێمە باسی گەندەڵی بکەین باسی ئەوە بکەین کە دام و دەستگایەکی مؤسساتی ڕێکوپێک نییە لە ماوەی با بڵێم 30 ساڵە نەیتوانیوە بە تەواوی خۆی ڕێک خاتەوە تاوەکو ئێستا پەرلەمان ینی حاڵی حازر
لە دوای 8 مانگ پەرلەماندا نەنیشتووە ئەمانە هەمووی گیر و گرفتی ناوخۆی هەرێمە بەڵام لە چاوەکەی ترەوە ئەبێ عقلیەتی شۆڤێنی یان عقلیەتی تعاسب یان عقلیەتی مرکزی ئەو حزبانە ببینین لە بەغا کە ئەسڵان بڕواین بە فدرالی ئێستا بەڕێز چ دەبینی لە بەغدا ئێستا من ئەم کێشەیەکی پەیوەندی بە گرفتەکانی بینی بەغا و هەرێمەوە نەبوو لە ڕووی تەکنیکیەوە کە ئێستا ئەم دوو مسوەدەیە هەیەس پەیوەندی بەوە بوو کە مەسرور بەرزانی چوو بۆ ئەمریکا ئەو دوو عقدەی کرد و ئەمە پەیوەندی بە کێشەی ئەمریکا و ئێرانەوە هەبوو لە ناوچەکە چکە عێراق عمقی استراتیجی ئێرانە ئێمە بمانەوێ نەمانەوێ بەدەر نین لەو علاقاتەی کە ئێستا هەیە ینی ئەو کێشمای کێشەی هەیە لە ناوچەکە لەبەر ئەوە ئەگەر قوتی خەڵک نابێت بە هیچ شێوەیەک بە هیچ یاسایەک ببڕێ محکەمەی فدرالیش ڕێگەی پێنەدا داوای ئەوەی کرد کە ئەمە داخلی سیاست نەکرێ بەڵام کە داخلی سیاست کراوە ئێستا بێنەوە بەردەیە حکومەتی هەرێم ناتوانێت بڵێ یەکسەر چکە ئەگەر حکومەتی بەغا ڕاستیە کرد ئەبوایە لە کۆتایی 2024 پێش کۆتایی 2024 ئاگداری حکومەتی هەرێمی بکردایە بیوتایە کاکە ئێوە ئیتر ئەم بەشە بودجەی کە لەسەر نەفەقاتی فعلیە لە موازنە تەواو بوو لە مانگی 4 تەواو ئەبێ ئەمە حسابەکەیە بەڵام ئەو لە پڕ و کوتوپڕ لە دوای سەفەرەکەی بەسوور بەرزانی یەکسەر بڕیارەکە درا بۆ بڕانی موچە ئەوە خاڵەکەی بەڵام دێمە سەر لوژنەکە هەر خۆی ئەم کێشمای کێشەکە ئێستا هەیە من ئەیبینم ئەمەش مماتەڵەیە بعربی پێڵێن ینی زیاتر ینی با بڵێم کات کوشتنە تەنانەت بۆ ئەوەی بزانم بارودۆخی ناوچەکە چی لێ دێ هەردوو بە تایبەت باسیەوە بکەم ئیرادە نییە بۆ ئیرادە نییە بۆ ڕێکەوتن بۆ ئیرادە نییە لەبەر ئەوەی قەرار بەدەستی خۆمان نییە قەرار بەدەستی بەغانی ڕوونتر ئێستا ئەو لوژنەیە کە دانراوە باش لە مەجلسی وزەرا خۆی ئەتوانێت قەرار بدە ئەتوانێت لوژنەی فەنی وەزارەی مالی وەزارەی نەفت وەزیری نەفتیان نییە کە کێشەکە لەسەر نەوتە کێی تایە نوێنەری سادقونی تایە کە قەیسالی مەسایب نوێنەری جەنابی مالکی تایە و نوێنەری حەلبوسی تایە کە تەقەدمە ئەم سیانە قەرارەدەن پارتی وەکێتی شتێدا پارتی وەکێتی مراقبن بڕوا ناکەم چکە مسوەدەیەک هەیە حکومەتی هەرێم نردوێتی و تەواو لەسەر ئەو مسوەدەیەوە ناتوانن ئەوان بەس نەقلی خەبەرەکەن ئەوانی تر صاحب قەرارن تەخویل کراون صاحب قەرارن ئەوان ئیتر چ قەرارێکەدەن من پێم وایە گەشتبینی چکە دەڵێن لە زووترین کاتە بەپێی ڕاگەندای ئەنجومەنی وەزیرانیش دەبێت ئەو لیژنێ کۆبێتەوە هەردوو مسوەدەکە کە ئێستا لە دەستی بەڕێزیشتە هەردوو مسوەدەکەم بینیوە خەراتەکانیشی ئێزانم بەڵام من خۆم گەشتبین نیم بەوەی بەو 48 ساعاتە ئەوان دایان ناوە ئەوان لوژنەکە ئیش و کارەکەی خۆی تەواو کا و بخاتە بەردەستی ئەنجومەنی وەزیر باشە بەزووتر لە بەغدا ئێستا لە هەرێم چی دەبینی بۆ ڕێکەوتن لە بەغدا چی دەبینی لە هەرێم نایەوێ بە تەواوی ئەوەی کە هەیە تەسلیمیکە ینی با بڵێم ئەوەی حکوومەتی عێراق داوایە کرد بە کاملی کۆی دۆسیەی نەوت بە کاملی تەسلیمکە هەرێم ئەمە بەوە ئەزانێ کە ئەمە با بڵێم ئیتر بەڕەکە لە ژێر پێی هەرێم دەرئەچێ وەکو کیانپی هەرێمیان بڵین دەسەڵاتداران هەرێم حکومەت دەسڵاتە ئیتر دەسڵات ئەمڕۆ هەیە ئەمڕۆ فلانە سبەی کەسێکی ترە من بۆ دەسڵاتە گریم ینی بۆ وەکو حکومەتی هەرێم بۆ داهاتوو چکە مادام پرۆسەی دموکراتی هەیە ئەمڕۆ خەڵک و شیار نییە باوا بڵێ باش خەڵک و شیار نییە بە کامەڵی حزبی تر لەسەر حکومە سبەی حزبێکی تر دێتە حکوم بە دڵی من و تۆیە یا بە دڵی من و تۆ نییە لەبەر ئەوەی من بۆ کیانەکە قسەکەم ئەو کیانە بەڕەکە لە ژێر پێی دەرەچێت ئەگەر نەوتەکە تەسلیمکەن بەڵێ ئەگەر بە هەمووی تەسلیم بچکە بیانوە بەڕە بۆ موسەخۆران خۆ بۆ شەریکاتی نەوتی ئەو شەریکاتە نەوتانە هاتون کە عەقدیان کردووە ئێستا 900 ملیۆن دلار قەرزار نزیکەی بڵێن ملیارێک حکومەتی عێراقڵێ ئێستا باسی ئەوە ناکەین لە داهاتوە قسەی لەسەرەکەی لە داهاتوە کێ ئەڵێەوە گرنتیەوە لەسەر هەرێمە بێنێ قەرزە و شەریکاتە و عەقدەوە بێ بیدە باش دوای دینە سەر پێشنیازەکانیش چیە ناوڕۆکەکەی لەگەڵ مامۆستادار قسەی کاکتۆر جەنابیش بەخێر بێت جەناب سەرنجت چیە ینی لەبارەی کێشەی موچەوە و ئەمڕۆ وا تەڵەبانیش قسەیەکی کردو دەڵێ بەداهاتی ناوخۆ لێ دوایین دابوو میدیاکانێکی بەداهاتی ناوخۆونەوت ناتوانین موچە بدەین پێشتر وا بڵاو کراوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وتیان 160 ملیاریان لەبەردەستە
وەزیرێکی هەرێم لەو ڕۆژانە قسێکی دەڵێ داهاتینەوت سفرە سەرنج چیە سەرم کێشێ؟ بەڵێ سپاس بۆ جەناب و بۆ بینەران بۆ هەردوو برای خۆشەویستم کامیوان لێرە. لە ڕاستیە کاک حەجیم بابەتی قسەکردن لەسەر هەرێم و بەغدا و لەسەر داهاتەکان و لەسەر ڕقام و لەسەرەوەی هەرێمە توانە موچە بەیان موچە نایە بە بڕای من هیچ جەدوایەکی نەماوە، هەر بەڕاستی هیچ جەدوایەکی نەماوە. من ڕێزێکی زۆرم هەیە بۆ هەموو ئەوانەشی خۆیان بە ڕقەمەوە مەژوڵەکەن، بەڕاستی بەشێکی بۆ ئەتوانم بڵێم گەوجاننی خەڵکە. یعنی هیچ کەسێک نییە لە هەرێمی کوردستانە نەزانێت کە ئەم هەرێمەی ئێمە پارەی هەیە. یعنی هیچ مانتق نییە ئێستا پارتی وێشێتی کە حکومڕانیەکەن و حیزبی تریشیان لەگەڵایە کە با بڵێن باجەکەی یاوە کە بۆ بزوتنەوەی گۆڕانە باشە. یعنی هیچ من دڵنیام مەسرور بەرزانی و قوبات خۆیان بڕوا بۆ قسانی خۆیان ناکەن کاڵم داهات نییە ئەوان دڵنیام لەوەی کە بڕای پێ ناکەن. جارێ ئەگەر هەر لەسەر ئەم دوو کارەکتەرە کە بەڕاستی بە عەقڵی خەڵک ڕابێرن، ینی هەر دەرکەوتنەکانیان شێوەی قسەکردنیان پێکەنینیان چی مەسرور چی قوبات ڕێک بە عەقڵی خەڵک ڕابێرن و ڕێک بە خەڵکەڵێن تا ماوەنەوە حاڵتان بێ ئێمە بۆ جۆرە حکومڕانیتان نەکەین. من لە یعنی نازم دوێنێ بوو وابزانم پرۆژەیەشان کردەوە گوایە بەک تەلەفۆن لەگەڵ وەزم پێنەرێکی کورساتا قسەیە کردوانە، ینی بە نەوعی قسەیە کرد کە تۆ سوورە زانی قوبات بە عەقڵی خەڵک ڕابێرێ، مەسرور کە دەرەکەوێت بە عەقڵی خەڵک ڕابێرێ. هەین لەو ڕۆژانە ڤیدۆی کوڕێک بڵاو بۆتەوە خەڵکی نازم شارێکی ناوەڕاستی عێراق یوتیوبەرێکە سپاسی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم بەڵێ سپاسی پارتیەکان نردێتی بۆ واشنگتۆن باشە. لە کاتێکە ساڵانە بە حدودی 28,000 تەلەبە لەم هەرێمەی ئێمە تەخەڕوجەکەن لە 2013 و هیچ دامەزانیە نەماوە باشە. مەڵام کوڕەکەی مەسرور ئەسپێڕای کێشێ بە دوای خۆیان چەندین دەفتەر دۆلاری پێداوە باشە. مناڵەکەی قوبات بە هەمان شێوە، مناڵی مەسرور بە هەمان شێوە، مناڵی مەسعود بەرزانی بە هەمان شێوە. یعنی هەرێمی کوردستان کاک حەکیم ئەماڵێم و یەمە سەر و بابەتە بەدەست تقریبا 10 مناڵەوە کە لە ئەوروپا و لە ئەمریکا گەورە بوون، هی کۆمەڵ دوو بنەماڵە ماڵی تاڵەبانی و بەرزانی و چەند عایلەیەکی سیاسین کەیسە لە قۆناغی دروستبوونان هەمووی 10 مناڵە باشە و تەحالوفێکی ڕانەگەێنراویش لە پشتیانەوە هەیە. بەدەست ئەم 10 مناڵەوە گیری خواردەوە بوون بە بەڵا بوون بە سەرەتان کە بەرهەمی جەلالی و مەلاین باشە. هەرێم و بەغدا ڕێناکەون مطلقاً ڕێناکەون. یعنی ئەمە ڕەشبینی نییە، ئەمە حەقیقەتە. من ناتوانم وەهم بە خەڵک بفرۆشم. یعنی بافڵ چی نەوت لە ئینتخاباتە ئەو نەتیجەکەیەتی کەی بینی. نێچیرەبان بەرزانی چی ناوت، ئاشتی هەورامی چی ناوت باشە. من کاتی خۆشی دژی بووم لە پەرلەمانی کوردستانە، هەر دژی ئەو بووم گۆڕام شێدە حکوومەتەوە باش نییە. نێچیر لە ناو ئەنجوم پەرلەمانی کوردستانە بە حزوری قوبات ئاشتی هەورامی ڕێباز حەملان عەلی سندی کە پیان وتێ ئەنجومەنی هەرێمی ئەو کاتە ئێستا گۆڕاو کاروان وتی ئێمە جارێکی تر کلیلی قوفڵی نەوتی کوردستان تەسلیمی بەغا ناکەینەوە. ئەمە لە تەلەڤیزیۆنیش وتوێتی ئاشتی هەورامیەی وت بەرەو 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکە. ئێمە بۆچی شکر نابن کوردستانمان بدۆتە سەر نەخشەی وزەی جیهانی؟ کامە نەخشەی وزەی جیهانی؟ یعنی کامە نەخشەی وزەی جیهانی؟ ئێستا تای هەڵبژاردنەوەکو خۆیانیانوت بەغا بەرەو هەڵبژاردنە هەرێم بەرەو هەڵبژاردن نێگەڕێکەوتنیش بکرێت پێ کاتی دەبێت بە دڵنیایی کاتیە بە دڵنیایی کاتیە. یعنی من بەش بە حاڵی خۆم ئەوکو هاوڕە کامەرانی ژووتی بەداخەوە ئێستا ئەم دوو بنەماڵە سەرەتانە کارێکیان کردووە خەڵک بەغای بەلاوە باشترە، کۆمەڵی عەقڵیەتی شۆپێنی بەلاوە باشترانی کە ئەوە حەق. یعنی هیچ من لە مال لۆمەی خەڵک ناکەم چکە قوتی ژیان غەڵەتەوە شتە نان و ئازادی پێش هەموو شتێکە. یعنی کاک حەشیمیجان محەممەد ماغوت چەندین ساڵ پێش ئێستاڵێ من خیانەت دە نیشتیمانەکەم ئەگەر نیشتیمانی نەمژیانێت شێرکۆبلەکەس دە قەسیدەی ئێستا کچێ نیشتیمانمە ئەڵێ من نیشتیمانێکم بۆ چییە ئەگەر نوایەکی ئارام و مشتی هەتاوی خۆشەویستی و تۆزێک ئیشم نەیاتێ بەمە معنایە لێت شەیە دەرگای ئاسنەکانی شێرم و بەجێ هێڵم. نیشتیمان چییە؟ من تێناگەم ئەگەر نیشتیمان کەرامەت میتیا پارێزراو نەبێ، ژیان میتا پارێزراو نەبێ.
يعني معقولە مامۆستا بێتە سەر جادە دەستکا بە گیتفانیا بگری بڵێ 250 دینارم پێەیە لە سەردەمی سەدامە خەڵک بەغیلی بە مناڵی مامۆستا برد وەڵام مناڵی مامۆستا کە لە مەکتەبەکانە هەموو بەغیلیمان پێ برد مامۆستا هاوینان سەفەریە کرد بۆ ئەوروپای شەرقی ئێستا مامۆستا جگەرە ئەفرۆشێ باشە ئێستا مامۆستا ئەگری لەسەر جاداڵێ 250 دینارم پێە باشە ئەمە مناڵەکەی تاوانی چییە ئەمە ئەو تەلەبێت چۆن سەیری ئەم وێنەیە ئەکا ئەزانی وێنەی باوکو و مامۆستا چەند گەورە بوو ئەمانە تێژیان شکان هەرێم و بەغدا پێویستیان بەم ململانەیە بیکەن ئەمەسم سوڵتەی بەغدا و هەرێمە ئەوەی کە ڕانەگەێنرا هەیە بە دڵنیایی مانێتێکی گەندەڵکاران هیچ گومانێکە لەوە نەبێت تەحالوفێکی گەندەڵکاران لە سوڵتەی بنەماڵەی هەرێم و لە سوڵتەی بنەماڵەی بەغا هەیە چۆن مەهەپە و ئاک پارتی لە تورکیا هێز و مزەی مانەوە لە یەکتری وەرەگرن بەغدا و هەرێم هێز و وزەی مانەوەی لە یەکتری وەرەگرن محەممەد شیع سوودانی بە ئاشکرای بێتەوە بە ڕێز وزەرا ئەو نایەت چکە سلێمانی دەنگی پێ نایەخۆ ئەوە گریمان 1000 کەس دەنگی پێ باش نییە بەستە دەنگی پێەیە نازانم واست دەنگی پێەیە بۆیە ئەوێت ئەو دەنگانە مسۆگەر کاتەوە من جارێک دیژ ئێڵێمەوە لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرێ حکوومەت نییە لە عراقشا حکوومەت نییە بەس ڕەنگە ئەوان لە مەسەلەی نەوت و موچات وەزە باشترن لە هەرێم و لە بەغدا سوڵتە هەیە وەکو چۆن لە تورکیا دەولەی عەمیقە هەیە لە هەرێم و بەغداش دەسەڵاتی قوڵ هەیە ئەم دوو دەسەڵاتی قوڵە کۆمەڵێ وەزیر و موسساتیان وەکو دیکۆر داناوە کە واجی هەن بەڵام ئەوان خۆیان لە پشتەوە تەحکومەکەن سوپاس دەکەم دێم و خزمەت مامۆستادارە سەبارەت بە دۆسیەنەوت ئەوەی کێستە ناکۆکیشی لەسەر هەیە هەندێک وات تەفسیری دەکەن کە عەبدولعەزیزیش باشتری کرد ینی ڕەنگە بڵێنەوە بۆ هەرێم خراپ هەمووی تەسلیم بکرێ بەزەگەر بۆ نمونە تەسلیم کرێ قازانجە چکاندێک دەڵێن خراپ هەندێک دەڵێن بۆ موچە باشە بۆ بژانەوەی ئابووری بۆ هەلی کار بۆ پرۆژەکان چۆنە ئێمە کاتێک گفتوگۆی ئەم بابەتەکەین چێ ئەم بارودۆخەی وا لێ کرد کە حکوومەتی عراقی ئەم داواکاریانی هەبێ کە لە ڕابردووە حکوومەتی عراقی ئەم داواکاریانی نەبوو هەمومان نەزانین سیاسەتی هەڵا لە هەرێمی کوردستانە ئەم بارودۆخەی دروست کرد من ئەڵم داواکاریەکانی عێراق بابین پۆلێنی بکەین ئێمە لە عێراق دەستورێکمان هەیە ئەم دەستورە کورتشکی شێری هەبوو نووسیوێتیوانە یاسای بودجەمان هەیە کە لە پەرلەمانێکی و پارتی دەنگیان پێداوە بۆ مێژوو ئێمە گرتو دەنگمان پێم داواتینە دەرەوە خۆیان دەنگیان پێداوە بەم یاسای بودجێ وتیان بەس ئەمەمان بۆ هەموارکەنەوە بڕگەی 12 مادەی 12 بڕگەی جیم بەس بەرمیل لە نەوتمان لە $6 بۆ بکەن بە $16 کێشەکە چارەسەرە بێ کردمان و ئامادەش نەبوون من ئەڵێم ئەگەر داواکانی بەغا نایاساییە و نادەستوریە باوەفتی هەرێم ئەمە بۆ خەڵکی ڕوون کاتوانە ئەڵێ لە سا 50 داهات خۆیان دەنگیان پێداوە ئەڵێ تەوتین دادگای فیدرالی بڕیاری لێداوە ئەڵێ نەود نابێ خۆ تەنها حکوومەت خۆ بەسەری بیفرۆشێ مادەی دەستوری هەیە کە ئەڵێ بە مشتەرەکەوە بێ هاو بەش بێ ئیتر تو ئەگەر هەرێمێکی لە قەوارەیەکی عێراق ناوی حکوومەتی فیدرالیە ئێتۆ ئەبێ بێ لە چوارچەوەی دەستورە مامەڵە بکەیت من ئەڵێم ئەو مەرجانی بەغا داوای کردووە نایاسایی نییە چکەستە لە پێشنیازی ئەنجومەنی وەزیرانەوەشی تێدا تەوتین بکرێت بەپێی بڕیاری دادگای فیدرالیەوە ڕۆژدا ئەم تەوتینە هاتن وەرەقەی بڵێن حکوومەتی عێراقی ئەم تەوتینە کە پێم وایە بکرا هەنگاوێکی باشە بوو لە 21 شوباتی 2024ەوە تا ئێستا ماتەڵیان پێکرد هەژماری منیان هێنا بانکیان هێنا و بانکیان بردو داوان لە دادگای فیدرالی کرد شۆڕەوە یاساکەیان بۆ قانونەکەیان بڕیارەکەیان بۆ بکە لەبەرەوە من قەناعەتێکم بۆ دروست بووە هەرێمی کوردستان نایەوێت ئەم کێشەیە چارەسەر بێت ئەی بەغدا دەیەوێت بەغا لە قۆناغێکا لەوەیە بیەوێ بەڵام بەغاش ئێستا لە قۆناغی هەڵبژاردایە و بارودۆخێکی نائاسایی لە عێراقا گوزەرەکە ئەوش لەوانەیە بیانوو ئەگرێ بە هەرێمی کوردستان ئەو بەشەی بیانووە کە سزای فەرمانبەرەدا بەڕای من ئەکرا ئیجراعاتی لەغڵەتێکی گەورەیەوە لای کەمی مخالفەی دەستورە لای کەمی ئەگەر هەڵەیەکی گەورەش نەبێ ئەگەر چی ئێمە ئەو بەرە ڕوومانکردنەوە پرسیارەمان ئاڕاستەکردن ئەوتیان بڕیارەکەی دادگای فیدرالی لە بڕگەی یەکەمە ئەڵێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق پابندن بۆی موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان بدەن بەڵام بەستویەتەوە بە شتێکەوە کە ئەڵێ لە پشکی بودجەی هەرێمی کوردستانە لە نەفقاتی فعلیە باش ئەویان بەدەستەوەیە ئەگەر چی لە بڕگەی شەشەمە ئەڵێ نابێ ناکۆکی سیاسی بێتل ئەوەی کە گرفت بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بکات بەڵام ئێمە ئەڵێن با هەرێم ئەوەی یاسایی و دەستوریە جێبەجێکە تۆ لە کاتێکا موچەت پێدابین ناکرێ دوان ساڵە قەیرانت هەیە
ئەڕۆی لە واشنتۆن گرێبەستی مۆرەکەی بە 100 ملیار کە لە کاتێکا لە 100 لە هەر کەسێ برسی ئەڵە دژی دەستورە چکە دەستورە لە بێ بە هاوبەشی بێ ئێمە ئەمە شەڕ نێتۆ بەرامبەر بەغایکەی ئێمە ناڵێم گەر شەڕت پێ ئەکرێ منەوەن ئێستا داوا لە سەرکردایەتی سیاسی کوردەکەم ئەگەر خۆی پارەی هەیە ئەتوانێ موچە بدا کاکە با هەمومان لە بەغا بکشێنەوە ئامادە نەگەرەوە من ئەڵێم ئەگەر بەرژەوەندی خەڵکی کوردستانی تابێ یەک سانیە ناوەستین لەسەری بەس دڵنیا مجاسفە بە خەڵکی کوردستانەکەن لە ڕامدۆن خراپترینیان بەسەر دێن کە باسی وەرەقەی کشانەوەکەن هەرێمی کورد حکومەتی عێراق 441 ملیۆن نەنار بۆ مانگی 12 باشە خۆ حکومەتی هەرێم داهاتی مانگی 12 لە بەردەسایە ئەی بۆ موچەی پێ نەدا کەواتە ناوێم چێشەیە چارەسەر هەرێمی کوردستان ناوێم چێشەیە چارەسەر بێ ئێستا ئاڵێ کاکە وەڵام من نەوت تەسلیم کەمەوەی دەسەڵاتم نامێنێ و قوارێ هەرێم لە دەستە دەم و نازانم عەقڵێتێکی شۆڤێنی دژی کورد لە بەغا حکومەکە ئەزانەوە عەقڵێتێکیەیە جێگیری سەر کۆمارەکەی کووردە جێگیری ڕێز وزارەکە کووردە چی بەدەستە قەرارەدا لە هەموو حاڵەتەکان من کاکە ئەو مەرجانەی بەغا کە پێچەوانی دەستور و یاسای بودجە و بڕێ پێمان بڵێن چییە پێمان بڵێن چییە با ئێمەش دژایەتی بەغا بکەین با ئەو وەفدەی کە دانیشتە ئەو وەفدەی کە لە بەغایە ئەو وەفدەی لە بەغایە ئەو وەفدەی لە بەغایە داواکاری هەرێمی کوردستان هێناو بۆ هەرێم با 4 خاڵمان لەسەر شاشە بۆ ڕوون کاتەوە بڵێ ئەم 4 خاڵەی پێچەوانی دەستورە پێچەوانی یاسای بودجێ پێچەوانی بڕێ ناکەن یەکێک لە خاڵەکانەوە کە گفتوگۆکان بەغا داوای مستحیلی نەکردووە بەغا ئەڵێ لە سا 50 داهاتی ناخۆ کە من لەگەڵ ڕقەمانی باسی 79 شتوان نەکەن قەت لەگەڵ وانی بۆ چونکە لەوانەیە مانگی وای بێ داهاتی هەرێمی کوردستان هەمووی 50 ملیار بێ لە حاڵەتی چووک و کۆرۆنایەکە لە دروستبوونی شەڕێکی وەکو ئێرانی داوای 200 ملیارەکە لەبەرەوە هەرێمی کوردستان بڵێ من یاسا جێبەجێەکەم بڵێ من لە سا 50 داهاتی ناخۆدەم ئەمە خاڵە ڕاستەکەی خاڵێکی تر پرۆسی تەوتینەکەیە کە پێم وایە تەوتین لە بەرژەوەندی فەرمانبەران و خەڵکی هەرێمی کوردستانە ئیتر بۆ ئەمە چی ئەگەر پێیان وا بێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بچێتە سەرکی کارتێک کە لە هەموو عالەمەکە ئەسلوبێکی متەبع ئەمە بۆ لەدان لە خواری هەرێمی کوردستان ژاردنەوە کاریگەری دەبێت چۆن ئەی بۆ موچەی نانە ئەی بۆ موچەی هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان لە بانکە فیدراڵەکانی عێراقا ئەمانە بۆ بوون بە عێراقی دێمەوە خزمەتت دێمەوە خزمەت کابرازی ئەگەر وەرەقەکە لە ژێر دەستدا ئەگەر بەنەوەم بۆ بکەی بزانین ئەوەی کە حکوومەتی عێراقی بالەوە دەست پێ بکەین ینی پێشنیازی چییە بۆ چارەسەری موچە ئەگەر بە کورتی بۆمان باسکەی سوپاس دەکەین ئەگەر لە بەردەستە بزانم ئەوەی حکوومەتی عێراق داوایەکە دوای سەر هەرێمی هەر لەسەر ئەوانەی هەرێم خاڵەکان وەکو یەکە بەس لەسەر ڕقەمەکان جیاوازیان ئێستا چەند پێشنیازیە لەبارەی نەوتۆ لەبارەی نەوتەوە دوو پێشنیازە یەکێکەوەیە کە حکوومەتی عێراق ئەڵێ 200 ملیار ئەبێ هین لەبارەی نەوتەوە 282 بەرمیل ئەبێت تەسلیم بکەن 36 لەناو ئەوەدا بۆ ناوخۆبێ بەڵێ هەرێمی کوردستان ئەڵێ 65 بەڵێ فەرقەکە کەمە لەوە کەمە دەڵێ ئێستا عێراق دەڵێ 282,000 تەسلیم کەن بەڵێ 46 دەینەوە بۆ ناو ژنەیەکی قانونی دانین دوایی بە دووادا چوونەکەن زان هەرێمی کوردستان چەندی پێویستە بەڵێ چکە دەڵێ بە پێی دیوانی چاوێری دارایی دەڵێن 46,000 بەرمیل ڕۆژانەی پێویستە ئەوە یەکەم باشە ئەوەی گۆمبرێکەوەی 50% حکوومەتی عێراق ئەڵێ ئێوە ئەبێ داهاتی ناوخۆ 200 ملیار ئەبێت تەسلیمکەن مانگانە 200 ملیار ئەو خاڵی تێدای بەڵێ دەڵێ تەسلیمی داراتە غیرە نەفتیە بەڵێ بە گۆمبرێک و بە داوای 200 ملیارەکە ئەی هەرێم ئەڵێ 50 ملیار هەرێم دەڵێ 50 ملیار لەوە 50% داهاتیش دیار نییە نازانی چۆن ینی ئەمڕۆیە سبەی چەنە مانگێتر چەنە المهم من باسی ئەو وەردەکاریانە لە خاڵی سێمیشەوەیە لەوەی شەریکاتەکانە شەریکاتە نەوتەکان حکوومەتی عێراق اختراحی کردووە لە 16 دلارەکە موافقە ینی 16 دلار بۆ خەرجی نەوتەکە شەریکات موافقە بە شەریکات ئەڵێ ئێستا یەکسەر خەرجەکانمان ئەو 900 ملیۆن دلارە بدەوە ئێستا بیداتەوە بەڵام مانگانە ئەبێ حسابێکمان بۆ بکەی ئەویش ئەڵێ ئێستا حساب ناکەین دوای قسەی لەسەرەکە باش ئەوەش خاڵێکی ناکۆکە ئەوەی تەوتین ئەوەی ڕۆژدا یعنی هەژماری من قبول نی بە پێیەوە بێ خۆی هێژماری من تەوتینە ئەگەر بیانو نەبێ هەژماری من تەوتینە بۆ باشە هەموو ئەو ئێستا کی کارت لەکوێ کراوە لە بەنگی ڕەشیدە یا لە بەنگی ڕافدەینە باشە بەنگی حکومیە باشە بەڵام شەریکەیەک هاتووە عەقدی کردووە
ئەوەی دروست کردووە کی کارتی دروست کردووە کی کار شەریکەیە بەڵێ هەژماری منیش بەنگە شەریکە ینی ئەو لە بەنگی مرکزیەوە وەریەگرێ خۆی سوودانی خۆی بە زمانی خۆی ئەڵێ هەژماری من تەوتینە بەڵام کێشەکەیان لە چی حکوومەتی عێراق ئەڵێ ئێوە تاوەکو ئێستا تەواوتان نەکردووە بەڵێ بەس شکارەکەش لەوە بوو کە ڕاست نێتەوە وەزارەتی دارایی هەرێم ڕاستە خۆ لە بەغداوە بدرێت ئەوە نابێت چونکە داوای ئایبانیان کردووە جا خلافەکە حکوومەتی هەرێم لەسەر ئەوەیە بەڵام حکوومەتی عێراق گەیشتە ئەو قەناعەتەی کە هەژماری من هەبێ بەڵام بە زووترین کات تەواو بێ من تەسەورەکەم ئێستا ئەو 90 ڕۆژە تەوتینەکەمە بەستی ئەو خاڵی سێمە ئەوەی دەخوێنەوە دەڵێ لیژنەیەکی هاوبەش پێک بێنێ لەناو حکوومەتی هەرێم و بەغدا بۆ تەوتین بە پێی دادگای فیدرالی بڕیاری دادگای لە ماوەی 90 ڕۆژ بەزەبتە دادگای فیدرالی ئەوەی قبوڵە کە هەژماری منیش بێ تەوتین بەوەش حسابە بەڵام لە ماوەی 90 ڕۆژ هەمووی تەواو ئەبێ سێمان باش ئەوە کێشەیە من ئەسڵەن گرفتم لەسەرەوە نییە و دوو ئەوەی هەرێم باقسەکەش لەسەرەوەی هەرێم بکەین ئەو باسی دەڵێ چەند تەسلیم کات 82 تەسلیم کات 282 65 بۆ ناوخۆ ئەو لەوەدا کێشیان نیە و داوای چلو شەش دەکات ئەی باسی 100,000 ڕاستە خۆش تەسلیم کات ئەو پێشنیازی دۆم وایە بەڵێ 100,000 ڕاستە خۆ تەسلیم کات 65 بۆ ناوخۆ بێ لە 150 داهاتینەوت اینجا باسین تا باسی دابینکردنی بودجەش دەکات بودجەوایە تا بودجە بۆم سەرەتا بۆ مانگی دابینیەکە دوایەوە بزانم چییە بێ باش بەس پێشنیازەکان لێک دووری دەبینی من ئەسڵەن ئەو پێشنیازانە بە دووری نبینم بە هیچ شێوەیە ئەگەر قرار بەدەست ئیرادە هەبێ قرار بەدەست کێیە ئەو لایەنانەی لە بەغا خاوەن حکمن ئەوان قرار بەدەست خۆیان نییە نە حکومەت قرار بەدەست خۆیەتی نە حزبەکانیش قرار بەدەست خۆیان ئەوانش قرار لە شوێنێتر وەرەگرن باواقع من قسەم کردووە و ئەیکەم و ترسیشم لە کەس نییە ئەیکەم باشە بە پێی من وەکو چاودێرێک ئێستا قسە وەکو کەسێکی سربەخۆ قسەکەم باشە لەبەرەوەی ئەم کێشە پەیوەندی بە کێشمای کێشی ناوچەکەەوە هەیە ئێمە لە بەغا ئێمە دوو شت باس کرا هەم دکتۆر قسەی کرد هەم مامۆستاش قسەی کرد من لەگەڵ معارزەیەک چکە هەر وڵاتێک باش معارزەی نەبێ ئەو دەنگە ناڕەزیانە ڕێک نەخرێ لە ناو پەرلەمان نەبێ ئەو حکوومەتێکی فاشل دەرەچێت معارزە بێ معارزەیەکی ئەکتیڤ بێ چالاک بێ بەتوانا بێ چکە ئیشی معارزە بە دوواداچوون و بە خستنە ڕووی شتە شاراوەکانە باش بۆ ئەوەی بەرەو باشتر بچیت بەڵام لێرە خلافێکم هەیە لەسەر ئەوەی وەکو دکتۆریش جەنابی دکتۆریش وەکو قسەی کرد وەکو ئەوەیە کە ئەم دوو دەسڵاتە ڕاستە دوو دەسڵاتی بنەماڵی کەس هینی لەوە نییە باشە ڕاستە جەلالی و مەلایی ئەوە باوگراندێکی تاریخیە بەڵام خۆ لە انتخاباتە شەرعیەتیان بەدەستێناوە دەنگیان بۆ هاتووە یعنی بە دەنگ هاتووە کە بە دەنگ هات و دەنگەکەیش مفۆزیە و عالم و هەموو دنیا ئەڵێ ئەمە شەرعیەتی تەواوی وەرگرتووە لەبەر ئەوەی بێغەڵ و غەش بووە وای دەبینی بە ڕێزت خۆت وەکو کەسێ من مراقب نەبوومە تا ببینم بەڵام من ئەوەی کە ئەبینم نابڕاستی ئەوەی ئەبینم ئومەم متحیدە بەشدار بوو هەموو مفۆزەی عێراق بەشدار بوو ئەم جارە هەمووی بەشدار بوو هەموویشی وتیان تەواوە باش مەقسەدم لە چییە مەقسەدم لەوەیە من نامەوێت دیفاع لە کەس بکەم باش بەڵام مەقسەدم لەوەیە ئێمە با زمانێکی گۆڵ قسە بکەین زمانێکی تند و تیژی قسە بکەین چکە ڕاستە هەڵبژاردن لە پێشە و هەموو لایەنەکان پێویستیان بەوەیە بۆ ئەوەی وەکو معارزە ینی وەکو معارزە وەکو دەسڵاتیش پێویستی بەوەیە چۆن جادە بۆ خۆی ئەوە شتی مەدەنی دەگرێن دەسەڵاتە بەڵام من ئەڵێم دائیمەن من خۆم قەناعەتم وایە کۆمەلگایەک خۆی ئەو سیستەمەی ئەوێ ئەو حکومڕانیەی ئەوێ پێویستی بە خەباتە پێویستی بە تێکۆشانە پێویستی بەوەیە تۆ لە ماوەی 30 ساڵتر 40 ساڵتر 50 ساڵتر ئەیگۆڕی بیگۆڕە وەکو چۆن کۆن هەموو ئەو خەبات و تێکۆشانەی چینی کرێکار ئەوەی کە ئێستا 8 ساعتی شەکا و بیمەی هەیە و هەموو شتێکی تەواوە و حقوقی پارێزراوە لە چی هاتووە خۆ لە خەبات و تێکۆشان هاتووە هەموو ئەو لایەنانەی کە خەباتیان کردووە بۆ دیموکراتیت خۆ دەڕۆژ بەدەست ناتۆ بە ساڵ زۆر نییە ڕۆژ خراپیش نابێت بۆ بەشێک لە وڵاتانی ڕۆژهڵاتی لە هیچ وڵاتێکی ڕۆژهڵاتی ناوڕاست دیموکراتیت نییە باش
ئەگەر لە ئیسرائیل نەبێ کە ئێمە هەمووی ئەڵێن وایە بەشێک لە دیموکراتیەت هەیە ئەیبینین یعنی قسە و بەڵام بۆ دەرەوەش دڕندێ و ئەوە قسەم لەسەرەوە نییە بەڵام هیچ وڵاتێکی شەرق ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوڕاست دیموکراتیەت نییە ئێمە صاحب کیانیش نین ئەو جۆرە ئازادیە بچووکەمان هەیە ئێستا ئەو پرۆسە دیموکراتیە هەیە ئەبێ بەرەو پێشی ببین باش بەسەریکی لاوازیان کردو ئێستا بۆ نمونە تو حکومەتت کاربەرێکەرە پەرلەمانت وەنی هەروەوان لاوازیان نەکردو بەڵێ بەس بۆ من ئەڵێم ئێستا من خۆم سەرەتا باسیەوەم کرد کە ئەم پەرلەمانە ئەبێ هەردوو لە بەجددی لە بەرژەوەندی گەلی کوردستانە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمە ئەو کێشمای کێش و ئەو کێشانەی کە ئێستا لە ناوچەکە هەیە ئەو مەترسیانەی کە ڕوو ئەدا هەمووی پێویست بەوەکە ئێمە ئێستا پەرلەمان کارابێ و حکوومەتێکی باش هەبێ کە بتوانێت ڕاستە ئێستا پارتی وەکێتی ئەڵێن ئێمە گەیشتنەتە قۆناغێک تەنیا لەسەر کێشەی با بڵێم ناوەکان قسەمان ماوە لە ڕووی ئەو ماوە دوور و درێژە ئەم جارە سیستەمێک لە حکومڕانیە بێ سیستەمێک جیالە واڵێن من نەمبینیوە پرۆژەکە بەڵام جیاواز لە جاران ئەمە ئێستا ئەگەر وایە با زووتری کات ببێت چکە لەم کاتە خراپتر نابێت لەم کاتەش پێویستیتر نابێت کە ئێمە ئێستا یەکگرتوبین و دوای دیمە خزمەت بزانین مەترسیە لەسەر هەرێم ئەگەر هەیە چییە دێمە خزمەت بەڵێ مەترسی زۆرە لەسەر هەرێم مەترسی لەسەر هەرێم بەڵێ دێمە گەورەیە بەڵێ تۆ چۆین دەبینی کە بەڕێز دەڵی ڕژبین ئەگەر ینی ڕێکەوتنێکیش بکرێت کاتی بێ ئەنی چارەسەرەکە سەر ڕێکەوتن نیە لەگەڵ بەغدای خود لە ناوخۆ هیچ چارەسەرێک هەیە یاخود ئەگەراوە بەردەوام بێت ناڕزایەتی خەڵک سەرهەڵ نادێنی ئەو هەفتا ڕۆژ بە هەفتا ڕۆژ دەڕۆی موچە دواکەوتەوە وڵا زۆر سپاس من ینی زۆر جار بەڕاستی خاتری ئەمان ناگرین کە وا قساگەم وانە ڕەنگە بەشێکی پەیوەندی بۆ هەبێت ینی بە حکمی ئەو ناونیشانەی کە بەدەستمانە ناوە لە مێژوو ژیانی خۆمان و کۆمەڵگای ئینسان هەنێ جار خۆی ناچارە خۆی لانە دەستەواژە پارێزێتوانە ئینا بە قەنەعاتی من ئەمە قسەی نێچیرەبان یکەم جای تیش لەم تەلەڤیزۆنە کردومە نێچیرەبان بەرزانی کە ڕێیسی حکومەت بوو بە ڕوون و ڕاشکاوی لە بەردەم من و کاعومەری عینایەتە کە پەرلەمانتار بووین هەردووکمان گۆڕان وتی ئێمە و یەکێتی حکومڕانێکمان دروست کردووە لە عالەمە لە خراپیا وێنەی نییە هەر ئێمە و یەکێتی ژەزاین بەڕێوەی بەری وتم جا بۆیە ئێمە دژیەوە بووین گۆڕان بێتە حکومەتەوە وتی یازانم بەڵێ بۆیە ئەمە قسەی خۆیانە ئەمە قسەی من نییە یعنی من بەڕاستی حەزمە کرد تەمەنامە کرد ئاواتم ئەوە بوو ئێستا هەرێمی کوردستان نموزەجی دیموکراسی بێ لە هەموو عالەمە نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام بەڕاستی هەتا ماڵی تاڵەبانی و بەرزانی هەبن هەتا خەڵکانێک هەبن حرمەتێکی زۆرم هەیە لەژێر ناوی موساقەف ڕۆشنبیر مەلای ئاینی نوخبە ڕۆژنامەوان ئەوانەی کە دەستگای قەبەقەبەیان بۆ داناوەن بە پارەی میلەت باشە کە یەن خەڵکە گەوجێنن ڕۆژانە هەتا ئەمانە هەبن بە شانوباڵی ئەم دوو دەسەڵاتە بنەماڵەیە چەتە پشتا و پشتە ستەمکارا هەڵبن هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بە قوڕاچێ منیش هاوڕام لەگەڵ ئەم بەڕێزانە کە مەترسی هەیە بەڵام دار پوازی لە خۆی نەبێ ناقڵیشێ شەیدارا مەڵێ ڕاستە وڵاتانی ئیقلیم مەسەلا ئێران و عراق ڕێکەوتن هێچێ بوو لە هۆکارەکانی ئاش بەتاڵ بەڵام شۆڕسەکە خۆی لە ناوە کلۆر بوو خۆی لە ناوە کلۆر بوو بەڵێ ئەمانە دەورانی مێژووییان بە هەموو حکومێت تەواو بووە بە هەموو حکومێت بەسەشە بڵێن ئەو ماوەیە کەمە بوو دامەزراوەی بە هیچ جۆرێک بە هیچ جۆرێک ئەڵمانیا بۆ لە خێتەی مارشاڵاتوانی ئەڵمانیا لە چەند ساڵات تەخت بوو لەگەڵ زەویانە شاری بۆ بە خێتەی مارشاڵ هاتەوە ئێستا ئەڵمانە دڵی اقتصادی هەموو ئەوروپایە یعنی کاک حەشیم ئەمانە بۆ ئەوە کتێبی دادگای مێژوو برای مەحمەد لەگەڵ ئەبڵاو جەلان لەگەڵ محەممەد ڕەسوڵ هاوار 97 لە بیقاع مناقەشیان کردووە ئەڵێ دادگای مێژووەڵە کە ئاش بەتاڵ بوو ماڵی مەلا مستەفا جگە لەوانەی کە نەمان نەزانی 20 ملیۆن دۆلاری ئەمریکی 20 ملیۆن دۆلاری ئەمریکی 75 ئەبێ ئێستا چەندێ بێت ئەمانە بۆ ئەزانن بزنس بۆ خۆیان بکەن بۆ نازانن بۆ میلەتەکەی بکەن هەر بەڕاستی بۆ نازانن بەڕێزی بە چارەسەرزانین خەڵک ئێستا بێموچەیە ئەگەر ڕێکەوتن لەگەڵ بەغداد نەکرێ ئەی لە ناو خۆی چارەسەرێک کاک حەکیم بام یەکشت بڵێم
ئەمانیسە طبعا من دیسانی ئەڵێمەوە ئەوەی مەترسیە لەسەر قوارەی هەرێمی کوردستان حکمی بنەماڵەیی حیزبی عایلە گەندەڵیە. ئەمانە دراوسی نبینی دراوسێ عێراق نبینی تۆ ئەگەر خۆت شتبی ئەگەر خۆت بەهێزبی یعنی من تێناگەم قابلە تۆ بەتەمای تورکیا گوڵت تێ بگرێ بەتەمای ئێران گوڵت تێ بگرێ یعنی هەر بەڕاستی هەر قیادەیەکی کورد هەر کەسێکی کورد ئەم خەیاڵەی هەبێ دوای سەراب کەوتووە دوای سەراب کەوتووە پێی وابێ تورکیا گوڵی تێگرێت و ئێران فەرشی سووری بۆ ڕاخە ئەنی ئەمە لەکوێی دنیا بووە تۆ ئەو خۆی کورد دەچەوسێنێتەوە بە ئێستاشەوە احترا بە زمانی کوردی ناکە پێ دوابێت تۆ ئێوێ هەرێمێکی بەهێزبی ئەی تۆ خۆت شیت باشە ئەمریکا لە 2023 هاتووە مانگی 20 میلیۆن 25 میلیۆن دلار ناتێ جێشێکی نیشتیمانی دروستکەن بۆ میلیشیا دروستەکەن بۆ هێزی شخصی دروستەکەن ئێستا پێم بڵێ کامە هێز لێرە لە کۆماندۆ دەسەڵاتی زیاترە کامە هێزش لەولا مثال لە زێرەبانی دەسەڵاتی زیاترە پۆلیسی محلی ئەسڵەن هەر محلی نیە لە عێراقا بەڵام کۆماندۆ هەموو شتێکە مەسئول بەرشاقە یان خەڵکە کوشێ کەسیش بۆی نییە محاسەبەی کاتوانە بۆیە ئەوەی بێگومان زروفی ذاتی و مۆزوعی عاملی خارجی عاملی دەرەکی هەموو ئەمانە هۆکارن من دەرسی کوردۆلۆژی موتۆتەوە بە تەلەبە باسە حکومەتی هەرێم دایمە کاڵێن هۆکارەکانی دروست نەبووین دەوڵەتی کوردی بە مەنهەج بۆ تەلەبەی نووسیوە هەر خۆی نووسیوەتی بەشێکی هۆکاری دەرەکیە بەشێکی هۆکاری ناوخۆییە با شەرفخانی بەتلیسی بخوێنەرەوە بزانە باسی هۆکاری ناوخۆیەکان نایکە هەموو ئەمانە هۆکاری ناوخۆیی عاملێکی زاڵە گومانیتیانێ بەڵام لە تەنیش ئەمە شۆ منیش بڕوام وایە عاملی دەرەکی هەیە بەڵام خۆ تۆ خۆش خەیاڵ ئەگەر پێ دوای بێت تورکیا فەرشی سووری بۆ ڕاخە بۆیە ئەبێت تۆ خۆت چیت لە مێژووە ئەو حکومڕانە سەرکەوتوو بوون کە خەڵکیان لە خۆیان ڕازی کردووە کە خزمەت گوزار بوون کە هیچیان بۆ خۆیان نەویستەوە دەری شێزا حەسەن دەڵێ وەڵڵا شۆڕژگێر ئەگەر سوەفی نەبێ شۆڕژگێر نییە تاجرێکی زۆر ناشرینە ئەمانەی ئێمە تاجری زۆر هەر تیجارتیشیان ناشرین کردووە یعنی وەرە کامەیان هەر هیچ نەبووە ئێستا بڕۆ سەروەتەکەی با ئیعلانکە بۆ خەڵک باش نییە با سەروەتەکەی ئیعلانکە بۆیە چارەسەر هەر ئەوەیە ئەبێ ڕێبکەون هیچ گومانیتیان نیە ئەبێ ڕێبکەون خۆ کاتی خۆی مالیکی پێی وتون ئەریبا بەوە چپەلێکی ئەم نقطانە دەریهێنن خۆ ئەمە نەتەماتەیە خراپ بێ ڕەنگە بەم زمانە نا بە زمانێکتە بەس پێی وتون چپەلێکی ئەم ڕەنگە خڵێکی نەوتیش بەسەر بچێت بێتە سەدەیەکی دیکە باشە من کە بەپی دەستور سەتی ئەو نەم بۆ بێت لە بەغاوە باشە ئیتر چ پێویستم سەرێشەیە هەیە بۆیە ئەمانە هیچ مەجالێکیان نییە ئەبێ ڕێبکەون کورد ڕۆژ بە ڕۆژ لاوازە بێ ئەمە 2005 نییە ئەمانە بە خەیاڵی 2005 خۆڕن دوای ئەوە درۆیەکی گەورەی تری ئەمانە ئەڵێن ئێمە دەستبەرداری مافە دەستورەکانی خەڵکی هەرێمی کوردستان نابێت مافی دەستوری هەر پارەیە هەر موچەیە ئەی بۆ دەستبەرداری مادەی 140 بوون ئەی بۆ دەستبەرداری پشکی هێزی پێشمەرگە بوون لە ناوجێشی عراقیە ئەی بۆ دەستبەرداری ئەوە بوون پێشمەرگەش وەکو جێشی عراقی تەسلیح و تەجهیز و ئەوانە بکرێت ئەی بۆ دەستبەرداری ئەو هەموو زەمالەیە بوون کە مناڵی کوردی لێبێ بەشەکە ئەڕۆن بۆ خوێندنەوە دەرەوەی وڵات درۆ ئەکەن دێمەوە خزمەتی ماوەسەدارە سەبارەت بە دۆسی نەوت ئەوەی کە بەغداد داوای دەکات هەمووی تەسلیم بکرێت خۆی بڵێن بازین وانە دابین کە باشترە یاخود لێرە بدرێتەوە بە هەرێم خۆی مامەڵی پێوە بکرا وە قەرزی کۆمپانیا نێوتیەکانیش ئەوەش کێشەیەەکە گرفتەکە لێرەدا ئێستا بەغا ئەڵێ ئەگە تۆ نەوت بدێەوە بە من ئەو بەشەی کە بۆ ناوخۆ بەکارهێنی بە سەری عێراق تۆ بیدەوە بەخەوت بەڵام وای لە هاتووە هەرێمەڵە من بە دووقاتی دەمەوە بە هاوڵاتەکانی خۆ ئەوە دروستە زانیاری دروست بیا دروست نەبێ ئێستا لە عێراق وایە لە کەرکووک بنزین بە 450 دینارە باش لە چەمچەماڵ بە 900 دینارە کەمەوە ئەوان عێراق بەرهەمێنێمان هەرێمی کوردستان بەرهەمێنێ لەبەرەوە ئەم بابەتە گرفتەکە لێرەدایە دۆست من ئەڵێم ئێمە ئەو قسەی کاک دکتۆر زۆر تەواو ئەگەر هەرێمی کوردستان خۆی هەبێ خۆی تەبابێ خۆی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێم کوردستان لە ئەجەندای کاریا بێ با نارەکان لە هەر چوارتەوەرە بێت خۆ ئێمە پێشەوەی ڕژێمی پێشووی عێراق بڕوخێ خۆ هێڵی مەترسی گەورە بوو بۆ سەر هەرێمی کوردستان بەڵاندەی هەرێمی کوردستان توانی خۆی بگرێ بۆ چکە هێڵی 36یان بۆدا نابوو هێزی هاوپەیمانان پارێزگاریکی زۆریان کرد هاوکاری هێزی پێشمەرگیان کرد بەس من کۆمەڵە پرسیارەکەم ئەوە بەغا بوو تەنانەت ئالیات و مەکائینی هەرێمی کوردستانی تاڵان کرد لە ساڵی 1992 من یەک نمونەت بۆی هەلمەوە لە یەکێ لەم جەماعانە 25 بۆ شەوەکەی ئەو نەبوو
25 تەنکەر هەبوو ئاوی بۆ ماڵانە برد لە دوای ئینتیفازەکە تەنکەریتیانەوە ئەو چێتاڵانی کرد بەخوا خەڵکی فەقیر وەژار نەیتوانیوە دەسەڵاتداری ئەو کاتە بۆڕی ئاویان دەرنێنایەوە کوێبڵی تەلەفۆن لەسەر خەتی جادەکان نەبوو هەموو دەرنهاتەوە تەل و سیمی کارەبان نەفرۆشرا کاکە خۆمە ئەمە حکومەتی عێراقی نەیویست ئێمە هەڵۆشێن حکومەتی عێراق قەسر شرینی داگیر کرد یەک تابوقەیتیانش خوزستانەوە فێر وینەوان بەتاڵ میرات بۆیان ماوە ئەمە بارودۆخێک هاتۆتە ئاراوە بەداخەوە یعنی هەرێمی کوردستان خۆی دڵسۆزنێ من پێم وایە ئێستا گەورەترین مەترسی بۆ سەر قەواری هەرێمی کوردستان ئەو ناومێدیەکە لای خەڵک دروست بووە ئەم هەموو قوربانی و تەسعێدرا بۆ ئەوەی شتێکە بێ بە ناوی هەرێمی کوردستانەوە ئێستا وەتە خەڵک هەرێمی کوردستان بەجێڵە و ڕاکە ئامادە بوو خۆی بکاتە قوربانی لە پێناوی قەزیەکە ئێستا خۆیەکە بە خۆراکی ماسیف دەریا بەس لێرە نەجاتی بێ ئەمە چەند معادلەکە پێچوانە بۆ لەبەرەوە دۆسی نەوت ئەکرێ لە بەقا نەزعەیەکە بێ بێوێ هەرێمی کوردستان بەزەوە دەستوری ئێستا بەغداد داوای هەمووی دەکە ئێستا بەغداد دەڵێ 280,000 بدەیت 65,000 دابین دەکەین دۆسی نەوت طبیعی دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت لە دەستورا بە وازیحات و هەڵە بێ بە هاوبەشی بێ هەرێمی کوردستان ئەبێ جەخت لەم بابەتە بکاتەوە بەخوا فەقەرەیەک هەیە قانونیە مادەی 111 باش ئەلیفا ئەو قسەی مامۆستایە لە با ئەڵێ ئەو ئەقلیمانەی کە زەرەریان بینیوە تا ماوەیەک ئەبێ هاوکاری بکرێن یعنی دەستیان بۆ بکرێتەوە ئەوەشی مەبەستە چیەمە یعنی زیاتر ینی یارمەتی بدرێت کە زەرەریان کردووە لە سەردەمی کۆنا تۆ هینی پترۆ دۆلار تێ بۆ ناوچانەی کە نەوت بەرهەمێن ئەم بێ خۆی پێم وایە لە بینی هەرێم و بەغای ئەمە مشکیلەکەی کێشەیەکی کەڵەکە بووی زۆرەیە دووهەم بێمتمانەیەک هەیە تا سەرستان سێم پابند نەبوونە ئەمە نتیجەکەی ئەمەی دروست کردووە ئێستا ئەم قەیرانانی باش بەس ئێستا ئێمە دەگەین بەکوێ مادام ئەوە لیژنەکە پێکاتووە دەگەین بەکوێ لەسەر نەوت و بابەتی لیژنەکە ئەم لیژنەیە 5 کەس دوانیان کووردە ئەگەر بە نیسبەش داینە لە ساچلی کووردە بەڵام ئەگەر هەمووشی کورد بێ ئەم لیژنەیە ناتوانێت بڕیار لە شتێکدا نایەسێن ئەم لیژنەیە بە ئەم چوارە بین بە ئەوان نەبن ئەتوانین بچین لە بەغا بەیانی وەرەقەیە پێشکەشکەین بڵێن ئەگەر هەرێم نەوتیشی ڕادەز نەکرد داهاتی ناوخۆشی ڕادەز نەکرد تەوتینشی نەکرد تۆ موچەی بۆ بنەرە ئەکرشتیوە نەوانە بەسەکرێت تۆ ئەمە بفاوزاتە دانوستان من ئەڵێم هەر دانوسانێک هەر ڕێکەوت باشە ئەمە قەنەعاتی خۆمە بەڵام موقعی هەرێم زۆر زەعیف من قەنەعاتم وایە هەر ڕێکەوتنێک بکرێ باشە لە بینی هەرێم و بەغایە هاوجود نەبێ هاوتەریب نەبێ لەگەڵ مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستانە لەگەڵ یاسای بودجەیە لەگەڵ بڕیاری دادگای فیدراڵەیە ئیلا ڕۆژ بەڕێکردنە و بەیانی دوو بەیانیتانەی لێ درێ و هیچ قیمەتێکی نامێت باش کابلازی باسی مەترسەکانی سەر هەرێمیش بکەیت و ینی پێدوای ئەگەر سوودانی دەیتوانی ئەمڕۆ بڕیار بدە خۆی بە سەڵاتی هەیە بەتەنیا بینێری بۆچی ئەم جارە ئیشەکەەوەندە قورس بوو تۆ چوارچێوی هەمانگی ئێستا دیژنەی بۆ پێکاتووە سوودانی قەت دەسڵاتی نەبووە چکە سوودانی ئیتاری تەنسیقی هێناوێتی خۆی یەک مەقعدی هەیە و ئەو بەرنامەی ئیتاری تەنسیقی جێبەجێەکە لە هەندێک بوارە باشە ینی لە هەندێک بوارە ئەویست علااقاتەکان لەگەڵ هەموو لایەک چاک بک کاتێک کە زەمینەکە لەبار بووە و پەیوەندیانە بەڵام ئەوان هەر بڕیارێک بدەن ئەوان ئەیدەن نەوەزیرە توانێ بڕیار بدە نەڕێیس وزەرا توانێ بڕیار بدە نەجێگرەکەی شێتوانێ بڕیار چۆن پێشتر هەموو جار ئێستا بە تێبینی لەسەری نووسیوە لەسەر بەرپرسیارەتی خۆی نابێت بەڵێ ئەڵێ لەسەر بەرپرسیارەتی خۆ موافقەی وەرگرتووە لە خۆیەوە نایکە چکە مستحیل ئەو کۆبنەوەی دەوریان هەیە مامۆستا زانەیە ئیتاری تەنسیقی کۆبنەوەی دەوریان هەیە ناتوانێت لە چوارچێوەیە دەرچێت چۆن ئەوەی پارتیوکێتیش لە چوارچێوە پەیمانی ئیدارەی دەوڵەت چوارچێوەی ئەوە جیاوازە لەگەڵ ئەمە هین خۆیانە لەبەر ئەوە سوودانی خۆی خەیزعەلی خۆی ڕئیسی کوتلەی سادقون خۆی بە زمانی خۆی وتی ئێمە مدیر عامێکە دامانە بە سوودانی وت خۆەوە هەموو کەناڵەکان ئاگادارن لەوە سەرەتاییەکە لەبەر ئەوە ئێمە باواقعیانە قسە بکەین یعنی حکوومەتی عێراق ئەو حکوومەتە نیە ئێستا من مفاوازات لەگەڵ حکوومەتێکاکەم بڕیار بەدەست خۆیەتی و لەناو خۆیان بڕیار بەدەست خۆینی ئەوە مەرجعیەت چ ئاگاداریەکەدا لەو ڕۆژانە کە بۆ چۆن وەزعەکە خراپە و ئەبێ ئەم هەڵبژاردنە ئەبێ هەڵبژاردنێکی ناهین دەرەچێ ینی پاکوتەمی زەر ناچێ لە نەتیجەکەیشی خراپ مەترسیدارە زۆر خراپە لەبەر ئەوەی لە عێراقا تا ئێستا 344
هزار هین با بڵێم 3400 مەلەفی گەندەڵی گەورە هەیە یەک مەلەفی تحریک پێی ناکرێوانەی کە گەورە ئەوە بە قسەی لە سەردەمی عادل عەبدولمەهدی گەیشتە 3000 بە قسەی خۆی کاتێ مەجلسی مکافحەی فەسادی بە حسابدا ئەمەزراند و دایشی نەمەزراند وتی 3000 مەلەفی گەندەڵی هەیە ئێستا ئەڵێن 400 چۆتە سەری خۆی بەعکسەوە زۆر تریش بووە بەڵام یەک مەلەف ئەوە ناکرێت لەبەرەوەی یاسا لە عێراقا ئێستا ڕێیان کلدانی دەرچووە شەهادەکەی تەزویر و هەموو شتێکی ئەوانەی بە ملیاری دلار ڕێکی خستووە یعنی لەبەر ئەوەی یاسا ئەوە نییە ئێمە بڵێن بە حەزافیری هی تەطبیق ئەکرێ و شتیوانەیە لە عێراقا بەڵاوان بۆ موچە من مەبەستم لە چییە سوستەمەنی باش نەوێراون لە بۆ هاوڵاتی عفوم کرد سواشتیان باشترە بەسڵ خۆراکە موچەمە هەلی کارە کێشەکەم لەسەر ئەوەیە ئەم قەزەیەکی سیاسیە سیاسیە بە هیچ پەیوەندی بە یاسای بوجۆ نیە بە هیچ پەیوەندی بە برای دادگاوە نیە ئەوە هەرچی خلافت هەیە لەگەڵ هەرێما بیکە بەڵام نابێ موچەی هاوڵاتی ببڕی لەبەرەوەی بە پێی یاسا نابێت چونکە هەمووی سەواسیە لە پێش قانون ئەی ئامانجەکە چی مادەم سیاسی چی ئامانجەکە ئێمە بەشێکین لەو کێشمای کێشەی کە لە ناوچەکە هەیە خۆمان ئاشکرا کردووە کە بەشێکین لەو معادلەیە معادلەکان دژ بەیەکن واقعاوە ئەبێت تێبگەین لێ ئێمە نایڵێین ئەوە جیاوازە بۆ چونە خێسە دەسەڵاتدارانی هەرێم هەردووکیان چونەتە ناو ئەو هاوکێشەیەوە چونەتە ناو هاوکێشە ئیقلیمی و نێودوڵەتیەوە وازەحا کاک مەسرور چوو بۆ ئەوێ عەقدی کرد و عەقدی گەورەی کردووە هی غاز کە عەقدێکی گەورەیە و هەردوو موقعی گازەکەیش لە سنووری ئێرەیە لە سنووری ئێرەیە ئەو عەقدانە پێشتر کراوە خۆ من ئاگادارم ئەو عەقدانە پێشتر کراوە شەریکی ئەمریکی هەر لێرە هەیە مۆزەفینیان مهندسینیان هەر لێرە هەبووە بەڵام بەو حەجمە نییە کە ئەوان ئێستا و عەقدەیانە کردووە غاز دەربێنن بەو شێوەیە یعنی ئەوە با بڵێم ئیتر چۆنە عەقدەکان ئەڵێن ئەمە عەقدی تازە نییە و دەستوریە و عەقدەکە کۆنەوە مەوزوعێکی ترە بەڵام قسەیەکترم هەیە لەسەر من هەر دێمەوە سەر ئەوەی ئێمە لاریمان لەوە نییە کە حکمی مەلکی بێ یا حکمی عایلی بێ لە بەریتانیا حکمی مەلکی بوو بەڵام گەیاندێ ئەوەی کە ئێستا وڵاتێکی گەورەی بەریتانیا عوزمای دروست کرد ینی بەریتانیا وڵاتێکە کە مەلکیت ئەوەی دروست کرد ئێستا ئوردن مەلکیە 1 دینار هیچ داهاتی نییە بەڵام توانیوەتی ئیدارەی ئەو وڵاتە بکە سعودیە مەلکیە وڵاتانی ئیمارات هەمووی ئەمیری و مەلکیە دموکراتیت نییە بەڵام توانیوێنە ئیدارەی ئەوە بکەن ینی قسە بەشی میلەتیش دەدەن ئێمە لەسەر چییە مەقسەدم لەسەرەوەیە ئێمە بمانەوێ من کات خۆی لەگەڵ کاکنەوە شوروان شاو قسەم کرد کە سەرەتای دامەزراندنی گۆڕان کە ئێرە نابێت بە سویسرا بۆ لەبەر ئەوەی تۆ ئەبێ کۆمەلگاکەی خۆت بناسی کە کۆمەلگاگەت ناسی ئەتوانی قسە لەسەرەوە بکەین من کۆمەلگاکەی خۆمە ناسم کاکە لە انتخاباتە پارتی 40 مەقعدە هێنێ 42 مەقعدە هێنێ یەکێتی 25 مەقعدە هێنێ شاسوار 15 مەقعدە هێنێ ئەمە واقعەکەیە با تەزویر تۆ حسابی تەزویری ناکەی من حسابی تەزویر ناکەم لەبەرچی ئەم جارە پارەی حرام و چەکی چەک و هێز ئەوە کۆمەلگایە کاکە من نیم عەقلی من و تۆیە هۆشیاری من و تۆیە باش لەناوبڕێکمانەیە من و دکتۆر هۆشیاری باش شکر هۆشیارە مەحوی ناوبڕێکمانەیە مجتەمع کۆمەلگاکە حسابەکەم لەبەرەوەی بێ پشومان درێژ بەڵێ سەری ساعت لە جەنابتەوە دەست پێ دەکەین ئەگەر ڕخسەتە بێ دێینەوە خزمەتەن بەڵێ بینەرانی بەڕێز سەری ساعت دێینەوە خزمەتان لەگەڵمان بمێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت درێژە بە گفتوگۆکەمان دەدەین بەڕێزان لە ڕووماڵی پەیام لەسەر پرسی موچە لە نێوان هەرێم و بەغداد و دۆخی سیاسی هەرێمیش کاکتۆر لەسەر دواکەوتنی موچە ئەگەر تێبینێکش هەبێ پێشبینی سەرڵدانی خۆپیشاندان ناڕەزایەتی زۆر دەکرێت لە هەرێم ئەگەر تێبینێکش هەبوو بزان پێشەوە لەسەر حکومڕانی لە هەرێم زۆر بچووک ینی منیش لەگەڵ ئەوام زانمە بەریتانیا مەلەکیە بەس مەلەکێکی دەستوریە مەلەکێکی ڕەهانیە بۆ سیستەمی سیاسی دیارە نۆزمی سیاسی باسی کرۆ بەڵێ ئەمان زۆر مۆدیلی سعودیە و ئەمانیان زۆر بەدڵە مۆدیلی شێخەکانی خەلیجان زۆر بەدڵە نەک هەر لە ئەوەی کە تەمە نەوت و دیموکراسی نەوت و پەرەپێدان نەوت و ستەمکاری دنیای کتێبی لەسەرە پەیوەندیان بێکەوە هەیە بێگومان نەوت و دیموکراسی تۆ توانین نەوت بخەیتە خزمەتی دیموکراسیەوە
ئەتوانینەوە خێتە خزمەتی پێشخستنی سێکتەرەکانی کشتتوکاڵ و بازرگانی و گەشت و گوزار و ئەمانەوە ئەشتوانی نەوت بەکاربێنی بۆ چەسپاندی پایەکانی ستەمکاری وەکو لە خلیج و لە هەرێمی کوردستان کە معجیبن پیان جارێتی ژوتومە ئێڵێمەوە ئەمانە سێ دیکە وەکو شتێخەکانی خلیج هەمویان کەناڵی تەلەڤیزۆنیان کردوتەوە هەمویان یانیان هەیە جا ینی فوتبۆڵ بێ ئەسب سواری بێ زۆر معجیبن بە شەخەکانی خلیج و نەوتیشیان بەکارێناوە بۆ پایەکانی ستەمکاری ڕێک ڕەوەڕە بەڵامەوە پارادێگەشەخانەی کەندا و خۆ بەشی میلیەتیش دەدەن بێگومان بەشی یاوەدان بێگومان $100 لە دووبەی یا ڕەنگە بەشی دوسێ ژەمی خواردن نەکاگەر باش بیخۆیتوانە بەڵام ئوردون مەسەلا هاوڕێکامەران باسی ئوردونی کرد پندێکی باو هەیە لەسەر ئوردون ئەڵێن وەفدێک هاتووە وتوێتی من سوالکەرم نەبینی لە وڵاتە توتی جوان سەیری نەکرد یەک سوالکەر هەیە لە وڵاتە ویش منم سوال بۆ میلەتەکەمەکەم باوکی پاشای ئێستا مەلیک حسێن بەڵ ئایا مەسعود بەرزانی ئەمەی کردووە ئایا بافڵ ئەماکە ئایا مەسرور ئەماکە ئایا قوباد ئەماکە ئایا کێ لەمانم کوڕەکانیان ئەماکەن ئەمان بەعکسەوە یعنی لەکوێی دنیا بووە تۆ نەوت و فرۆشتە بێ بژڵێ 34 ملیار 35 میلیارد دلار 36 میلیارد دلار ئەگەر حسابی موچە بکەین پابندی موچە و هەرزی کۆمپانیەکان و ئەمە لەکوێی دنیا بووە بەڕاستی لە کاتێکە ئەو کاتێک کە پەرلەمان ئێمە دژی بووین دژی یاسای قەرز بووین دژی ئەم بابەتانە بووین ئەوان بەهەریان هێنا بۆ سەرچۆک هەر بەڕاستی ناوت لەسەر هەن ئەیانوت ساڵی 1 ملیۆن 2015 ئەیان ساڵ ڕۆژانە ڕۆژی 1 ملیۆن ئەمە 2015 وایانەوت بەڵێ ئەجا مەسلەی هەڵبژاردنەوەوانە وازەحە من نەزانم خۆ بەداخەوەم کۆمەلگایی ئێمە بەشێکی بە مەسلحەتی بچووک بێ بە عیلاقەی خوێن بێ بە عیلاقەی ڕێگ و ڕیشە بێ بە عیلاقەی شەهیدێ بێ بە عیلاقەی بنەماڵەی بێ ئەچن دەنگێنەوە بەمانە بەڵامەوە بۆ معنایانیە خاڵیە لە تەزویر هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە هیچ کاتێکا پاک نەبووە لە هیچ سەردەنێکا بەنسبەت پارتی وشێتیەوە پاک نەبووە پەیوەندی بە پارەی حرام و چەکی دەرەوە یاسا حەکیمانی تۆ سیر کرد لە هەرێمی کوردستانە نە کۆمیسیۆن بێلایەنە نە پارە بێلایەنە نە چەک بێلایەنە نە دام و دەستگا بێلایەنە مدیری مەکتەب تەلەفۆنەکە و نامانێرێ ئەڵێ ئەوانەی دەنگ بەیەکێتیەن بۆمان بنێرن لە چ بنکەیەکن لە چ وێزگەیەکن تۆ نابی بە ڕئیسی قسم ئەگەر یەکێتی نەبی نابی مەمەعاونی مدیر ئەگەر یەکێتی نەبی لەو لاشەکەت پارتی نەبی وەڵام من 2008 بە هەڵبژاردن بووم بە ڕئیسی قسم لە جامیعەی کۆیە قبوڵیان نەکرد 2008 مەکتەبی سیاسی یەکێتی ئەوە جوان لێمە ئەوانەی کە کاتە کۆمیتەی زانکۆی کۆیان بەڕێوە بڕێی جامیعەکەش ئێستا لە ژیان ناماوە قبوڵیان نەکرد یانومە کاروباری نەوشیوە مستەفا بە بەڕێوە 2008 یعنی بۆیە تۆ لە دۆخێکی ئاوا چۆن نتوانێت سەبارەت بە ناڕەزایەتی خەڵک پێ خەڵک تا سەرمە قبوڵ دەکە خۆراگر دەبێ وەکو دەسەڵاتداران دەڵێن پشت درێژ دەبێت سوپاس و پێزانینێ سیرکە خۆی کاک حەشیم یعنی ئەمە هەر ئەبێت یعنی منیش لەو ڕوانگەیەوە من ڕەشبی نیم لەوەی کام کێشەی هەر کۆتاییەت بەسکەی و چۆن و ئیرادەشم وایە وەکو چۆن کاتی خۆی کۆمەڵایی و هەر کاروانێ بۆ پرشنجی خۆر بڕوانێ کەم بنیا زۆر هەرەگەن بەخۆر هەربێ ئێمە خەباتکەین نابێت کۆڵ بین من لەگەڵ ئەوان بەدەست و بازوو مەچەکی خۆمان مۆدێلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕین چارەسەرەکە لێرە چارەسەرەکە لێرەیە هەتا مۆدێلی حکومڕانی لەم مۆدیێلە بنەماڵەیە چەتەیە بۆ ماوەیەوە نەگۆڕین بە حکمی ڕەشید حاڵمان لە مۆدلەکە بگۆڕین داهاتەکانشمان بێگومان مؤسسات بە دڵنیایی تۆ ئەتوانی ئەم هەرێمە بای ئەوە سامانی سەرزەوی و ژێرزەوی هەیە کە بتوانێت خۆی بژێنێت یعنی تۆی سە بەو دەشتی شارە دوورا بڕۆ لە هەندێک گوندەکان مەسەلا زەیتونیان کردووە باشە بڕۆ بزانە چەند جوان بەرام هاتووە باشە ناتوانن هەموو ئەو دەشتە بکەن بە زەیتون ناتوان هەمووی بکەن بە بستە ناتوان هەمووی بکەن بە فڵان بۆ هەر خەڵک بۆ یەکەی هەفتا وەشتا و ئاسایش و دژە تیرۆر و کۆماندۆ بۆ بەرهەمینە پاڵپشتی نییە زەیتون پێوتێک ئاڵتۆنی سەوز باش نییە بۆ ناتوان ئەمە بکەن بەڵام ئەتوانن چەکدار دروستکەن بۆی هەڵکرێتە سەر خەڵک من ئەو ڕۆژە لەو خۆپیشاندانەیە خیرا هەر چووم بۆی بزانم وەزعەکە چییە بابەت دنیای ئاسایشی ژنیان هێنابوو وا پەلاماری جانتای فەرمانبەر و مامۆسای ژنیە ئەو پەلاماری هینەداتەوەوان باشە سەدان خەڵک بە جلی مەدەنیەوە کراو بە معتەمید باشە ئەوە پوتن باسی خۆیەکە کە ئەڵمانەی شەرقی ئەڵمانەی غەربی 89 کە ئەو دیواری بەرلینە ڕوخێ ئەو زاڵتی کە جیبیە ئەڵێ
تەخمینم کرد هەموو 56 کەسێ دانیشیان جاسوسە بەسەر ئەوانی ترەوە ئەڵێ قەت تەسەورم ناکرێت ئەڵمانی شەرقی بەم شکڵە تەداخلی لە ژیانی خەڵکا کرد بێت باشە لێرە لەوە خراپتری لێ هاتووە بۆیە هەر ئەبێم کێشەیە چارەسەر بێ وەکو موچە باش جا ئەمان خۆیان لە پارەی خۆیانەیدەن یا لەگەڵ بەغاڕەیەکەون بە کوردەکەی بە دڵنیایی پارەیان هەیە بە دڵنیایی پارەیان هەیە هەر مەسئولێکی کوردستان وتی پارەمان نییە ڕاست ناکەن باشە دووهام لەسەر ناڕەزایەتی کاکەچی لەسەر ناڕەزایەتی بە دڵنیایی ناڕەزایەتی بەم شکڵی ئێستا سوودی نەماوە لایەنەکانی معارەزە بە هیچ جۆرە کاریگەریان نەماوە هیوادارم مامۆستا لێمان زویر نەبێت بەشێکی زۆر لەوەی کە پێوتن نخبەی ڕۆشنبیر و مامۆستای ئاینی و ئەمانە بەڕاستی لە وشیارێکی گەورەوە بوون بە مەحامی داوایەکی ناڕەوا بوون بە شەسپاندنی پایەکانی ستەمکاری تۆزێ پارەیان نەدەنێت دامەزراوەیەکیان بۆ دروستەکەن ئیتر بە شانوباڵیان هەڵێن و بە شانوباڵی ئەم ستەمکاریە هەڵەتەن کۆمەڵگا دابەش کراوە سیاسەتی پەرکەوزاڵبە بەکارهێنراوە خەباتی مەدەنی ئەمەی کە تۆ 2 ساعت سەر جادە و بێتەوە ماڵەوە ئەمە کۆتایی پێهاو ئێمە پێویستمان بە کۆمەڵشتە یەکەم ئەبێت دراسەیەکی وردی کۆمەڵناسی سیاسی ئەم کۆمەلگایی ئێمە بکرێت مەسەلا جین شارب دووسەرێکی ئەمریکیە حدودی 150 ڕێگای دیاری کردووە بۆ خەباتی ناتوموتیژی بۆ خەباتی ناتوموتیژی هەر ئەوە نییە ساعاتێ لەسەر جادە بیتوانە وەکو ساحەی تەحریری مصر باشە نەوال سەعداوی ئەڵێ ژن لەسەر جادە مناڵیە بوو ئەبێ خێمە هەڵبەی نەڕۆیتەوە ئەبێت جادە بوەستێ پاس بوەستێ دووکان بوەستێ یعنی ئەبێت جوڵە بوەستێت ئەبێت جوڵە بوەستێت دووهەم ئەبێت مۆدیلی تر تاقیکەیتەوە سێهەم ئەبێت پشودرێژ بیت و دوای 40 دقە و 9 ساعت و ساعاتێ نەڕۆیتەوە بۆ ماڵەوە ئەبێ بە کوردیەکەی ئەبێ ئێمە ئەم دەسەڵاتە بناسیین بزانین ڕوبەڕووی چیە بینەوە یعنی ئەم دەسەڵاتێک نییە بەڕاستی بە گوڵ و بەوانە تۆ تەعاملی لەگەڵا بکەیت هەر بەڕاستی خۆیان نەفەسیان نێشتۆتەوە یعنی ئەمان بەدەستی خۆیان ئێستا زەمینەیان بۆ تۆموتیژی دروست کردووە و زەمینیان بۆ تەقینەوەی کۆمەڵاتی دروست کردووە و زەمینیان بۆ دروست کردووە کە بەڕاستی دۆخێک بێتە پێشەوە تا ڕۆشک بەیەکۆ بسووتێ جا بۆ ئەوەی ئەوە ڕوونەیە پێویستە لە ڕاستیە هەم ئەم گروپەی کە ئێستا حکومڕانیەکەن خۆیان کشێنە دواوە یعنی تۆ بسیرکە ئەم مەسرور بەرزانی و خوبات تاڵەبانی کوردستان بەم دۆخە گەیانوە لەگەڵ حکومەتەکانی پێشتر کار لای پارتی وێچێتی بووە چیرەبان و فڵان و فیسان ئێستا شەرەمانەکان دیدن جارێکتر ببنەوە بە حکومەت و جێگر ئەی لەکوێی دنیا بووە کەسێک فەشەلی خوارد بێ دیسان جارێکتر کاندید بێتەوە ئەمە لەکوێی دنیا شتی وا بووە لانی کەمەمانە بگۆڕن باشە تا خەڵک نەیگۆڕیون بۆیە سەداسەد لەگەڵ ئەوام بەڵێ ئەبێ خەباتی خەڵک بەردەوام بێ شێوازی خەبات بگۆڕی مۆدێلی خەبات بگۆڕی دراسی وردی کۆمەڵگاکە بکەیت دراسی وردی ئەم دەسەڵاتە بکەیت و وەبزانین چۆن ڕوبەڕوویە بیتەوە و هەموو ئەمانە بەیەکەوە بۆ سەرپێخستنی مۆدێلێکی حکمی ڕەشید سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە فشاری نێودوڵەتی ئێستا فشاری نێودوڵەتی ئەمریکا بێ وڵاتانی تر بێ بۆ ڕێکەوتن یاخود لەسەر کامیان زیاترە چونکە پێشتر لە گەرەی بەستە غازیەکە ڕێکلامێکی زۆر کرا ینی پشتیوان لە هەرێم بکرێ و ئەوانە بەس هیچمان نەبینی فشاری نێودەوڵەتی هەبێ یان نەبێ پێم وایە هەرێمی کوردستان لە بابەتێکە زۆر جار بە هەڵایە چووە جاری وا هەیە سیاسەتمەدارێک سیناتۆرێک سەرۆکی حیزبێک جۆرە لە جۆرەکان باسی هەرێمی کوردستانەکە و پشتیوانی خۆی بۆ دەرەبڕێ بەڵام ئێمە ئەبێ بزانین سیاسەتی زلهێزان و بەتایبەتی ئەمریکاش لە ناوچەکەی ئەوان وێڵی بەژەوەندی خۆیانن من زۆر جارم قسەیم کردووە ئەگەر بەرتەمای ئەوە بن ئەمریکا بەغا بگۆڕێتەوە بە هەولێر بەڕاستی بە هەڵایەت چوو بەرژەوەندەکانی زیاتر لەوێ زیاتر بە یا زیاتر نەبێ ئێمە هەمووان ئەزانین یعنی لە چەند محەتەیەکی مێژووریە کورد کە هەموو سێوەکانی هێلکەکانی خزۆتە سەبەتێک و زەرێکی گەورەی کردەوە بۆ نمونە ئەوە لە 46کە کۆماری مەهابادمان بووە بۆ نمونە لە 74 بۆ نمونە لە ڕێفراندۆمەکەی 2007 و ئێستاشی لەگەڵا بێ ئەگەر هەرێمی کوردستان بەدووی هەندێک وهمی لێک سیناتۆرێک و بەرپرسێک و پێوابێک کە هەرێمی کوردستان ئەمە بۆ ئەگەر قەناعەتی شیوابێ ئەم حکومی لە عێراقا هەیە ئێستا بگۆڕێ ئەوەی لە تارانە بگۆڕێ یان ئەوەی لە با بڵێن لە ئەنقەرەیە بگۆڕێ ئەمە دوای حکومەتێک دێت لەگەڵ کووردا باشە بێ بەڕاستی ئەمە وەهمە بۆ چاوەڕێوەشن عێراق تێک بچێ بڵێن هەندێک دەسەڵات هەرێمی کوردستان پێم وایە بینای زۆشتی لەسەر ئەو بابەتە کردبوو و پێی وابوو کە ئەم شەڕی ئێران ئیسرائیل دروستە بێ و دوجار گۆڕانکاری لە منتیقەیە نەژ ڕوخەیە عنی جۆرە لە جۆرەکان هەبوو چونکە عێراقیەکان ناشارنەوە ئەڵێن لا هەولێر و لە سلێمانی
کۆبوونەوە کرا و نەخشەی ئەوە داڕژراوە کە بۆ نمونە لە عێراق پشێوی دروست بکرێ و ئاڵوگۆڕ دروست کرێ ئەوە خۆیان لە کۆبوونەوەی خۆیان ئەمان نەشاردووە و بە ئاشکرا ژووتیانە ئەمە هەرێمی کوردستان بۆیە من ئەڵێم ئەو ئێستا فشارێک هەیە فشار هەیە بۆ ڕێکەوتن لەلایەن ئەمریکاوە بێ ئەمریکا بۆ سەر هەردوو فشاری ئەوان چۆنە فشاری ئەمریکا ئەوان چۆنە پامێکە ئیدەن بۆ نەکاتی خۆی ئەگەر ڕێکەوتنی پارتیوێکێتی لە واشنگتن کە کرا لە ئەڵمانیاش بڵێ زۆر بە سەراحەت وتی من ناتوانین ئاشتی بە زۆر بسەپێنی یعنی ئەمەش هەرێمی کوردستان نەتەوە یەکگرتوەکان دەیان جار ئەم بلاسخار بۆ بزانم وتی ئەگەر هەور نەکەن ئەمەتان بمێنێت تا سەر بۆ ئەمریکا ئێستا هەڵێ داواکەم لەگەڵ حکوومەتی عێراق ڕێ بکەون بۆ چووکە ئەوان نیان شاردوتەوە ئەمریکەکان نەتەوە یەکگرتوەکان خۆسوڵی وڵاتان کە ئێمە سەردانمان کردن ئەوان پێوەرێکیان پێە ئەڵێن ئێمە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەین لە چوارچێوەی عێراقی فیدراڵە ئەبێ هەرێم ئەمە بزانێت لە چ بازنەیەکە هەنگاوەنێ ئەوەی کە دەستور ڕێگای داوە کە یاسار ڕێگای داوە کە بەرژەوەندی وڵاتانی دنیا جاری وایە ڕێگاتدا ئەمە زۆر گرنگە خاڵێکی تر یعنی ئێمە بەداخەوە توانم بڵێم هەرێمی کوردستان ئەو ئومێدەی لێ بەدی ناکرێت کە ئەم هەرێمە بیەوێ لە ناوخۆیان چاکسازیەکی ڕیشەی بکە کە پێم وایە ئەمە گرفتە سەرێکێکی ئێمە ئەم کارکتەرانەی کە هەن ئێستا لە هەرێمی کوردستانە و ئەم دوو حیزبەکەمای 33 ساڵە لە هەرێمی کوردستانە حکومڕانی ئەکەن ئەگەر خەڵک پێی وابێ لە ئینتخاباتێکی تراجارێکی تر ئەمانە دێنە پێشەوە هەر ئەم کارکتەرانە حکوومەت تشکیل بکەنەوەوانێ ڕیادەی خەڵک بکەنەوەوانێ من دڵنیاتانەکەم و هەر ئەزمموی 33 ساڵ ڕابردوومان بۆ دووبارەکەنەوە من قەناعەتی کولیم هەیە بە هیچ شێوەیەک چاکسازیان پێ ناکرد بۆ چونکە ئەمان بەرژەوەندیان لەم حاڵەتی گەندەڵیە هەیە کە لە کوردستانە هەیە بەرژەوەندیان لە ڕێگنەکەوتنی هەرێم و بەغداشەیە بۆ من دەسەڵاتداران ئەو بابەتە لێسا بۆ منە لەگەڵ بەغایە ئەم دوو کارکتەرە سیاسە بتێوە نەتێوە لەگەڵ لایەنە عێراقیەکانە بەرژەوەندی هاوبەشیانەیە بۆ نمونە هەتا کار گەیشتە ئەوەی دوای انتخاباتی 2021 هەرێکیان بەجیا چوە هاوپەیمانێتی کۆ بەڕاستی و ئێستا سوودانی لەوەیە دڵی بەمان خۆش بێ کە جارێک تر پشتیوانی ئەکەنەوە ئەمان دڵی بە هەندێک لایەنی عێراقی خۆش بێ لەبەرەوە بەڵام من ئەڵێم ئەمە گرفتەکە لێرەدایە ئەگەر ئەجێندایەکی هاوبەشی کوردانە هەبێ و بەرژەوەندی خەڵکی کوردستانی کرد بێ بە استراتیژ لە ڕوانگەی ئەم بەرژەوەندیانەوە گفتوگۆ لەگەڵ عێراقا بکەن لەگەڵ ئێرانیا بکەن لەگەڵ ئەمریکایە بیکەن بەڵام بەداخەوە لێرە ئەوەی لای ئەمان بۆ بە استراتیژ بەرژەوەندی حیزبیە و لە ناو حیزبیشە بەرژەوەندی بنەماڵەکانە چۆن ئەمان پارێزی نەکبەت یەکەی میلەتی کورد لەوایە بەرژەوەندی ئەوان دژی بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوان بەرژەوەندی خۆیان مسۆگەر کردووە بەڵام بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بەرەو ئاسوویەکی نادیار هەنگاوانە بەس بەختەش ئێستا داواکاریەکانی زۆر نەبوو ئێستا و جارە ماوەی پێشوویەوە لەگەڵ سوودانی کۆبوونەوە ئەو دوتی 150 میلیارد مانگانە ئێستا لەو وەرەقی کە پێشکەشیان کردو دەڵێ دەبێت 100 میلیارد مانگانە بدەن لەبەرەوەی داهاتی ناوخۆی ساڵاتان 4 تریلیۆن و 700 میلیارد بووە پێی راپۆرتی دیوانی ئەوان لیستێکیان لابوو و دایان وە بڵاویشیان کردەوە وەزارەتی دارایش کاتێ نووسراوەکەی کرد کەوتی پشکی هەرێمی کوردستان لە نەفقاتی فعلیاتەوە بەڵام بۆ داهاتی ناوخۆ دەڵێن بەڵێ قسەکەم لێرەیە ئەو هاتووە چی کردووە ئەوان هاتووە بۆ نمونە ئەڵێ هەرێمی کوردستان لە ساڵی 2024 399 ملیاری ڕادستی عێراق کردووە لە 2025 199 ملیاری ڕادست کردووە ئەڵێ هەرێم خۆی وتوێتی ئەوان واڵن ئەڵێن ئەمە قسەی هەرێمە دیوانی چاودێری هەرێم وەزیری دارایی هەرێم وتوێتی ئێمە داهاتی مانگانەمان 350 بۆ 400 ملیارە مانگانە ناوخۆ ئەو وا ئەڵێ نووسراویان پێ ئەڵێ ئەڵە قسەی ئەمە ئەڵێ بۆ نمونە هەرێم ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی فرۆشتووە ئەوەش حساب کردو ئەوەش حسابەکە ئەماڵە داهاتی عێراقا ئەوەی کۆ کردوێتەوە داهاتی ناوخۆی کۆ کردوێتەوە ئەوەی کە داوێتی بە عێراقش کۆی کردوێتەوە ئەڵێ تۆ لە عێراقش ئەمەنە وەرگرتووە ئەمانەی هەموو کۆ کردو بەس ئێستا داهاتی ناوخۆ زیاد بوو چونکە پێشتر بە 100 میلیارد رازی بوون بە 150 رازی بوون ئێستا داوای 200 دەکەن ئەم بابەتەی عێراق ئەگەر وابێ تاکید بکاتەوە لەسەر ڕقمێکی دیاریکرا و بڵێ هەموو مانگێمە 200 میلیارد ئەمە بەهانەیە چونکە یاسای بوو جەوامان پێ ناڵێ 50 میلیارد هەرێمیش بەهانەیە هەر 50 میلیارد پەنجاکەی هەرێم گاڵتەگرنە بە عێراق باش چونکە من دڵنیاتەکەمەوە داهاتی هەرێم 100 میلیارد نیە باش کابلازیز جەنابەت چۆن دەیبینی ئێمە لە هەڵبژاردننی نزیک دەبینەوە ئەمە کاریگەریە لەسەر موچە
دۆخی ناوچەکەش ئێستا جەنگ کۆتایی هاتووە کاریگەری دەبێت لەسەر موچە ینی لەسەر پەیوەندی هەرێم و بەغدا چکۆکو مامۆستا ئاماژەی بکە دەسەڵاتدارانی هێمەندێکیان قەناعەتیانەوە بکە عێراق لە ناو دەچێت و جەنگە دەڕوخێ. کێشەی ناوچەکە تاوەکو ئێستا بەردەوامە و بارودۆخی ناوخۆی عێراق تا دێ خراپتر ئەبێ. ئەمە تۆ ناتوانانی گرنتی لەسەر ئەوە بکەی بڵێ وەڵام من وەکو لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان بڵێ من چاوەڕێوە کەمزان بەغا چی لێیە قەومێ و من بێم ئەو وەختە گرەوەکەی خۆم بمەوە نە سیاست وان ناکرێت بەس هەروە نەبووە. من بزان من ئێستا قسەیەک تر ئەەکەم لەوەی کە باوردی لەسەر ئەو بابەتە قسە بکەین ئەوەیە کە ئێستا بۆ هەڵبژاردن کەمی ماوە 3 مانگی ماوە لەو بارودۆخە کە لە ناو خۆی ئەسڵەن لە ماڵی شیعی خۆی کێشە و گرفتی زۆر گەورەیە و لای ئەوە سونە هیچ ئەوە هەر ینی با بڵێم گرفت هەیە پەرتەوازەترن لە لای کوردیشەوە وەزعەکان بە جۆرێکی تر ئەبینرێ. ئێستا تۆ ئەبێ وەکو من وەکو هین قسەکەم وەکو هەرێم ینی چی بکە ئەم حکوومەتی هەرێمە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا ئەو با بڵێم پێشوەدەی ئەو پێشنیازانەی کە داناوە من پێم وایە پێشنیازەکان زۆر تەنازولی تایە هیچی نەماوە ینی لە 65 مەسەلەن لەوەی 65,000 بەرمیل ڕۆژانە ئەو ئەڵێ 46 تۆڵی 65 تۆ دابەزی لە 120,000 بەرمیلەوە بۆ 65,000 بەرمیل لەوەی تر ئەوەی 200 ملیارە 282,000ەکە هەمووی ببرێ و لە 200 ملیارەکەیش ئەگەر موافقە بکات تەنازلێکی زۆر گەورەیە بەڵام بەرامبەر موچە هیچ کێشەی تیان نییە یعنی ئەگەر بیکە بەرامبەر بە موچەی هاوڵاتیان هیچ کێشەی تیان نییە. بەڵام من ئەوە ئەبینم حکوومەتی هەرێم بە تەنیا کێشەیەک ئێستا ماوە لە طبعاً حکوومەتی عێراق بیان و زۆرەگرێ داهاتی ناوخۆی هەرێم بڕۆ لە داهاتی بەسرە سیرکە بڕۆ گەندەڵەکانی شارەکانی تر سیرکە ینی ئەو هاتووە هەموو شتەکەی چڕ کردوێتەوە وەکو پێغەمبەر. ئەو راپۆرتی دیوانی چاودێری داراییە کاک عەبدولعەزیز راپۆرتی دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغدایە کە دەڵێ داهاتی ساڵی ڕابردوو بەراچوونیان کردو 4 تریلیۆن و 700 ملیار بوو هەر داهاتی ناوخۆ باشە ماگانە تقریبا نزیکەی 400 ملیارە ئەوە راپۆرتی هاو بەشێر دوولایە داهاتی ئەگەر ئێمە من باسی عەدالەتەکەم باش لە هەرێم بەڵێ جار بووە مانگ بووە 400 ملیار بوو خۆ مانگی وەکو یەک نییە داهات تۆ ئێستا کامیرە هەموو ڕۆژێت گرێ ڕاستە بەزەگەت ئێستا ساڵی ڕابردووەکان زەریبە هەموو جارێک وەکو یەکە ئێستا ساڵی ڕابردوو کە تەقسیمی 12 دەکەێت 4 تریلیۆن تقریبا 740 ملیار بیان وەکو مامۆستا تقریبا 391 ملیاری مامۆستاوتی بیانوە ئەمە باش بەڵام ئێمە بێن سەیری شتێکی تر بکەین ینی ئێمە وەکو حکوومەتی با بڵێم وەکو لایەنە سیاسەکانی هەرێم باش من پێم باشە ئێستا ینی حکوومەت بە هەردوو حزبەکەوە باشە با بڵێن لە ڕووی سیاسیەوە کۆبنەوەیەک لەگەڵ هەموو سەرکردە سیاسیەکان بکرێ نەوەکو لەگەڵ با بڵێم کۆبنەوەیە کرا با لە بارەگایەکی مەکتەبی سیاسی پارتی نەبێ لە شوێنێکی جیاواز بێ هەموو سەرکردە سیاسەکان کۆ بکرێتەوە بڵێ کاکە ئێمە تا آخر نەفەس هاتوین ئەمە پرۆژەکەمانە بەغا ئەو بیانوانە پێگرێ چی بکەین بەیەکەوە بۆ ئەوەی دەنگەکە یەک خەتابی سیاسی هەبێ چکە موچەی هاوڵاتیان نابێ مزایدە لەسەر بکرێ ئەبێ یان ئەوە تەخۆپیشاندانێکی سەرتاسەری لە کوردستان دژی بەغا بکرێ بە دەوری هەیە هەرێم منەڵێم دژی بەغا بکرێت چکە ئێستا لە دژی هەرێم ئەوەیە کە حکوومەتی عێراقەیەوێ ئەوەیە کە لە ناوچەکە لایەنێکی ناوچەکە ئەوێ فەوزا لە هەرێم دروست بێت چکە موچە بڕاوە و گینسان گیرفانی خاڵی بێ هەموو شتێکە کا بەڕاستی ئەمن و ئاسایش ئێستا ئەگەر موچە نەبێ شتێکە بێ ینی تۆ ئێمە مەبەستەکەم چییە پارەکە لای عێراقا تۆ ئەگەر خۆپیشاندان لێرە بکەوێ حکوومەتە بڕوخێنی پارە لەکوێ هێنی باشە بەس خۆ داهاتی ناوخۆ هەیە 300,000 بەرمیل نەوت دەفرۆشن بۆ مانگێک ئەوە لەو فەرەزنا بۆ مانگێ درا تۆ بچیتە ژێرباری بۆ مانگێک ئەڵێ بۆ هەموو مانگەکانە بە بیدەی ئەگەر شەفافن خۆ ڕەنگەگەر وەکو ئەزانی قەزم لەو ناعەدالەتەیە کە لە بەغایە لە مادەی 32 لە عێراقا ئەڵێ شوهەدای عێراق سوجەنای عێراق متەزەررینی عێراق دوایی فەقرەی دووش ئەڵێ ئەرهابیشەوەی کە لە ئەرهابیشە کوژراوە هەمووی عێراق دەوڵەت یان سیادی مەسئولە لەسەری
ئێمە حسابێکەوەمان کردووە ئەو پارەیە کە لە عێراق بۆ ئەوانە وەرەگیرێ ئێمە ئەنفال و ئەوانە حسابمان بۆی کردووە لە مادەی 140 ئەو پارەیە کە تەرخان کراوە بۆ مادەی 140 ئەوەی ئێستا لە دوای 2014 کە ئەو گۆڕانکاری جارێکی تر دموگرافی دروست بوو ئێستا ئەو پارەیە کە سەرف ئەکرێ بۆ ئەوان سەرف ناکرێ بۆ کورد لەبەر ئەوەی لە مەسەلەی سیادەکانە لە سەحەیە لە تعلیمی عالیە لە شتەکانە تۆ کاکێن نەفقاتی سیادی و حاکمە چییە؟ تەمان ساڵ بە ساڵ زیادیان کرد لەوێ زیادیان کرد بۆ ئەوەی نەفقاتی فعلی کەم بێتەوە کە زیادی ئەکەن لەوێ تۆ نەفقاتی فعلی کەمێتەوە 12.67 نەفقاتی فعلی بۆ تۆیە ئەمە زۆر کەمە بەشی بەس بودجەت ناکە لەبەر ئەوەی هەندێک شت هەیە با بە وازحیش ینی قسە لەسەری بکەین من ئەڵێم ئەم حکوومەتی هەرێمە پێویستی بە چاکسازیە من هینەکەم نەبینیەوە ئەو پرۆژەی ڕێکەوتن بینی پارتی وەکێتی بەڵام ئەو پرۆژەیە بۆ با بڵێم ڕاستکردنەوەی ئەو بارلارەیە بوو لە سیستەمی ڕاست دەبێتەوە چکە سیر کارنامەی کابینی نۆش کەشتی زۆر جوانی تەیە لەبارەی شەفافیت لەبارەی سەربەخۆیی دادگا ئیرادە هەبێ دووشی لەگەڵ بەغداشی زۆر جوانی تەیە یەکەم ئیرادەیە کە بێ لای دەسڵات دووەم ئۆپۆزیۆنێکی زۆر بەهێز هەبێ نەپەرتەوازە ئۆپۆزیۆنێکی بەهێز هەبێ کە ڕۆیاکەی دیار بێ بۆ حکومڕانی سوپاس دەکەم کارکتۆر کاتمان کەماوە دو پرسیار بۆ بەڕێزت نەبوونی بڵێن پەرلەمان و حکوومەت و ئەوانە کاریگەری لەگەڵ بەغدای خۆپیشاندانی جێ کە عەبدولعەزیز وتی دەبێت دژی بەغدا بیکەن یان دژی هەرێم یان دژی هەردوو لە وڵات لە ڕاستیان من دیسانێڵێمەوە من بەش بە حاڵی خۆم لەسەرەتا شاوتم بە هیچ جۆرێک نابێت ئێمە مۆدێلی خراپی حکومڕانی هەرێم وامان لێ بکە ئەو مۆدێلی بەغامان لێ بێ بە فریشتە و فریان ڕاست بەغا ڕەنگە سێشتی زۆر باشی تیاگەن من بەسم بەغایە حکمی بەغایە فعلا موچە لە کاتی خۆیەتی و مەسەلەی سوتەمەنی و هەلی کار ئەمانە شیانن ئەمانە ئەساسین ئەجینا ئەو گەندەڵیەی لەوێ هەیە گومانی تیانێ لەوەی هەرێم زیاتر نەبێ کەمتر نییە پۆستکردین و فرۆشتنی پێوەکرێ ئەمە هەموو هەمانە هەیە بەڵام ئەوان هاتوون ئەم سێشتە ئەساسیان بۆ خەڵک دابین کردووە وانە بۆیە ئێستا خەڵک ژیانی ئەوێ ئەمەی ئەوێ خۆ مشکلەکە لەوایە تۆ ناتوانانی مناڵەکە و داوای چی لەم سەردەمی تەکنۆلۆژیایە ئەمە نەوەتەکانیش نییە بابە ئێستا کۆمەڵە شتەیە ئینتەرنێتە سەیارەیە بانگزینە نازانم مناڵە مەکتەب هەموو شتەکان بۆ بە ئەهلی یعنی تۆ پێ بەشە ئێستا 35 زانکۆ هەیە لە هەرێمی کوردستانە 18 ئەهلیە حەبەی حکومیە ئێکوات سەردەمی نەوەتەکان کە گرانی بوو ئەم شتانە هەبوو مەکتەب هەمووی بۆ بە ئەهلی خەسخانە هەمووی بۆ بە ئەهلی بڕۆ بزان لە خەسخانەی حکومیە هیچی دەسەکەوێت بەڵام هەمووی ئەهلیە بۆیە ئەوان دابین کردووە ئەمان نەکردووە بە هیچ جۆرە بۆیە ئەمان بە کوردەکەی ئەمان بوونەتە سەبەبی ئەوەی کە خەڵک ئینتیمای نیشتیمانی نەمێنێ هەرێمەکان لە دڵی خەڵکا ڕەش کردووە بۆی ئەم هەرێمە بپارێزین ئەبێ ئەم مۆدێلە بگۆڕین اینجا ئەگەر خوایەکە چوین لە ئەمریکا و کەسێکمانێنە وەکو بۆڵبریمەر حکومیە کردینوان باشە ئەمە تەواو ئەگەر هەرێم خەتە ژێر ئینتیداوی و وەسڵایی نەتەوەی گرتوەکانە زۆر لەمە ئێستا باشترە مەجای چاکردنی نەماوە دڵنیا بە کاک حەشیم مەجای چای وەکو ئیتیحادی سۆڤێتی جارانی لێهاتووە کە بیرسرۆکە گڵاسنۆسی کرد لە 1970 گۆرباشۆف ئیتیحادی سۆڤێتی هەڵوەشە بوو بۆیە ئەمە کۆتایی پێهاتەوە ئەمەش بڵێم پێش ئەوە بەڕاستی ئەرچی نوێنەرەکانی کورد لە بەغدا لە سەرۆک کۆمارەوە بۆ خوارەوە باشە یعنی بەڕاستی سەردەمی قسە بەسەر چوو دەبێ مۆدۆلی جیاواز تاقیکەنەوە ئێمە پەرلەمانتار بووین لە پەرلەمانی کوردستان گۆڕان لە حکومەتا بوو سەرۆکی پەرلەمانیش لە ئێمە بوو مانگرت لە ناو پەرلەمانی کوردستانە کە دڵنیان نە حیزبەکەم پێی خۆش بوو نە سەرۆکی پەرلەمانەکەش پێی خۆش بوو بەڵام مانگرت لە بەرەوەی وتمان ئەبێ 1 2 3 4 ئەم شتانە ئەوە بێن ناو پەرلەمانی کوردستانە بەڕاستی دەبێ مانگرن ئەبێ خەواتی تر تاقیکەنەوە سەردەمی ئەوە بەسەر چوو هەر تۆ نەقلی قسەی محەممەد شیع سوودانی و تەیب سامی و چێ بۆ ئێمە بکەیتوانە یعنی من تێناگەم ئەم سەرۆک کۆمارە جگە لە خێری بۆ خۆی و بۆ حیزبەکەی بۆ ماڵی تاڵەبانی چ خێرێکی بۆ من هەبووە فواد حسین چ خێرێکی بۆ من هەیە جێگری سەرۆکی پەرلەمان چ خێرێکی بۆ من هەیە ئەمانە جانێک بەعفوم کە کاک حەکمەمێمەش بڵێم نەکبەتیش لەوایە ئێستا تایەتی کاندیدە جارێکی تر لە هەفتەیەکا سێ لێ دوای دژبەیەکی لەسەر موچەیاوە بۆیە بۆ ئەوەی هەرێم لەمە دەربازی بێ بێگومان ئەبێ لەگەڵ بەغدا ڕێبکەوێت هیچ دەرەکانێکی نەماوە ئەبێ لەگەڵ بەغدا ڕێبکەوێتوانە یاخود ئەبێ مۆدێلێکی کاری سیاسی نوێ لە هەرێمی کوردستانە سەرپێ بخرێ و ئەم مۆدێلە بزانێت چۆن خەڵکە باشەکانان دۆزێتەوە چۆن بەرنامێکی باش دانێ بۆ ئەوەی
حکمی بنەماڵە بکەین بە حکمی ڕەشید. باش سپاسەکە مامۆستا کاتمان زۆر کەماوە دوو خولێکیش بۆ ڕێز وەکو پەرلەمانتارن هیچ دەتوان بکەن ئەگەر هەرێم یاسای بوجە جێبەجێ نەکا بڕیاری دادگای فێدراڵی هیچتان پێ دەکرێت یا خۆتان خۆتان جێبەجێ کردووە؟ دیارە کاری پەرلەمانی دیاریە یعنی چیە بەشێکی تەشریعی و بەشی کە ڕقابیە. باشە ئەو بەشەی من ئێمە ئەو یاسای بوجە بوو هەرێمیستی داکۆکیمان کرد تێپەڕی لەم خولە شاوەڕاستی من بۆ مێژوو ئەڵێم یعنی دووسێ یاسای زۆر گرنگ لە پەرلەمانی یەکەمیان بە پارێزگابوونی هەڵەبجە بوو کە 20 ساڵ بوو لە بەغا بوو تێنەپەڕی ئەم خولە تێپەڕی و هەروەها گەڕانەوەی مڵک و ماڵ و زەوی داگیرکاراوەکان ئەوە بوو ئەوە بڕیاری دەرگای فیدراڵی سکاڵامان تۆمار کرد. ئەگەر بڵێم 10 جار زیاتر وەزیری داراییمان بانکێش کردو بۆ پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان بان کردو چەندین پرسیاری ئاڕاستەکراوە و چەندین جار واژ و کۆکردنەوە لە دەرگای زۆربەی زۆری قونسڵی وڵاتان و لایەنە سیاسەکان یعنی ئەو بەشەی بەڵام تۆ لە حاڵەتێکە ئێستا کێشەکان بوون بە کێشەی ئیداری و فەنی لە بینی هەرێم و عێراقی فیدراڵە. ئەمەش پێویستی بەوەیە کە ئەوەکو دکتۆر شەرکۆ ئاماژی پێکرد ئەبێ هەرێمی کوردستان لە بەردەمی دوو بژاردەیە یا خۆی بڕیار بدا خۆی موچەی هەرێمی کوردستان دابین کە چونکە فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەری حکوومەتێک ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغاڕەیەکەوێ شەڕەکە ئەکشێتەوە حکوومەت پێکەیەنێ خەڵک موچەیەوێ باش دوو هەمیان یان ئەبێ لەگەڵ بەغاڕێکەوێ موچەکە بەو شێوازی کە یاسا بەرکارەکان بڕیاریاندا و شایستەی فەرمانبەران پەرلەمانتاران توان چی بکەن ئەوەی کارکی سەرشانتانە پەرلەمانتار ئەوەی ئێمە باشی بزانین دڵنیا بن ئێکی و چۆن یعنی ئەمە واجبی سەرشانمانە منت نییە چکە من نوێنەری خەڵکی سپاس دەکەم مامۆستا دەکێکی بۆ ڕێز بە کورتی سپاس دەکەم ئەگەر شتێکت ماوێ من هەر ئەوەندە ئەڵێم ئەوە کێشەکە کێشەیەکی سیاسیە موچەبڕینی خەڵک بە هیچ شێوەیەک حەق نییە و ناحەقیە و نەعەدالەتە ئەوە بەشێکی تریش ئەوەیە کە با بڵێم ئێمە بڕوامان بە تەداولی سوڵتە هەیە بە دەسا و دەستیکردنی دەسڵات هەیە ئەگە خۆ پیشاندان بکەین ناتوانین حکم بگۆڕین چکە بڕوامان بەوەیە کە حکم بەو شێوەیە ناگۆڕێ حکم بە دەسا و دەستی دەسڵاتە گۆڕی لە انتخابات لە انتخابات وشیاری خەڵک دڵنیام ئەبێ کار لەسەر کۆمەڵگا کرێ من وتم کۆمەڵاسی سیاسی کە بەداخەوە کورد هیچ راسێکی لەم مەجالانیە بە زانکۆکانیشەوە ئەویانێ بەس تەنها ئەمە ئەوە بڵێم هەر بەڕاستی بڕینی موچە باشە چ هەرێم کە لەگەڵ خەڵکا کردوێتی لە 2016 چ ئەمەی بەغایکە دوودکەی بێخلاقی سیاسیە مۆراڵی سیاسی لەما بووە بە سفر بەڵام ئەمە ئەبێ کۆتایی پێبێ و من هەرگیز لەگەڵ ئەوانیم دەبێ ئەوانی کە لە بەغدان لە سەرۆکۆمارەوە بۆ خوارەوە ئیتر لە قۆناغی قسە دەرچن یعنی ئێستا ئەوان بەڕاستی هەر قسە ئەگوێزنەوە هەر قسەمان جوولێ ئەبێ مۆدێلی تر تاقی بکرێتەوە فشار بکرێ فشار لە ناو بەغدا بکرێ بابە لە ناو پەرلەمانەمان گرن لە ناو ئەنجومەنی وەزیرانەمان بگرن لە ساحەی تەحتیلمان بگرن سپاسان دەکەین زۆر سپاس مامۆستا دارەسیەکانیانی کاک عەبدوڵعەزیز حەسەن دکتۆر شێرکۆ حەمەمین مادومانان کردن زۆر سپاسان دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ